سلااوتان لێبێ بەڕێزانەوە کاتتان باش خۆشحاڵین دووبارە پێتان دەگەینەوە لە چالاکیێکی تر لە چالاکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری کە وەک دەزانن ئەوەیان وێبیناری ژمارە 122 بەڵام جگە لەو بابەتەی ئەمڕۆ کە پێشکەشی دەکەین ئەکادمیای مێگامایند پلس لە چەند بوارێک کار دەکا وەک دەزانن کە ئەوانیش تەوەرەکانی پەروەردە ڕاهێنان ڕاوێژکارین کە لەوێدا لە هەر تەوەرێک لەو تەوەرانە چەندین با بڵێن بەرهەمی هەبووە جگە لەوە وێبینارەکانی کە پێشتر باسمان کردن بەڵام چەند کتێبێکی بە چاپ گەیاندووە ئەکادیمیا لە ساڵانی ڕابردوو چەند خوڵێکی کردوێتەوە ئەو کتێبانەی کە پێمان وایە زۆر مامۆستایان و توێژەرانیش سوودی لێ دەبینن ئەوانن کە لەسەر شاشە دەردەکەون 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە پۆلەکەت بەرەواش بکەوە ئەوە سێ کتێبن کە لەلایەن دەستگای پامەوە بەسپاسەوە چاپ کراون ئەو کتێبانەی تر ژیری دەستکرد بۆ مامۆستایان وانەکانی ژیان هەروە بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا دوایین کتێبیش بەرەو لووتکە ڕێبەرێک بۆ مامۆستایان کە ئەمە دوا کتێب بووە چەند کتێبێکی تریش لە بەرنامەدایە بە پشتیوانی خوا و خوایەر بێ بە زووترین کات ئەوانیش دەکەونە بەردەستی ئێوەی بەڕێز جگەلەوە ئێمە فەرهەنگێکی ئەلکترۆنیمان هەیە بە ناوی فەرهەنگی زار کە دەتوانن بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و iOS سوودی لێ ببینن بە خۆڕاییە بە زمانی ئینگلیزی کوردیە لە ئێستادا و بەردەوام کاری تێدا دەکرێت بۆ باشترکردنی هەروەها چەناڵێکی یوتیوبمان هەیە کە هەموو بەرهەمەکانی ئەکادیمیای مێگامایند پلس و وێبینارەکانیش بە تۆمارکراوی لێرەدا بەردەستن کە بە خۆڕایی ئەویش هەموو ڤیدیۆکان و چەندین ڤیدیۆی تر و چاوپێککەوتن و بەرهەمی تری بە سوودی تێدا ئەگەر دەتەوێت سوودمەندبی یان سەبسکرایب بکە یان سکانی ئەو کیوارە بکە بتانی بدباتە ئەوێندەر جگەلەوە ئێمە چەناڵێکی تایبەت بە ژیری دەستکردماندانا بە کوردی بە زمانی کوردی کە ژیری دەستکرد بۆ مامۆستایانە هەموو بابەتەکانی بە زمانی کوردین هەمووشی لەسەر ژیری دەستکرد و پەیوەندی بە مامۆستایان و کاری مامۆستایی هەیە لەبێژدا ئەگەر دەتەوێت سوودمەندبی ئەو کیوارە سکان بکە دەتوانی دوای سەبسکرایب بکەیت تاکو و پێبەش نەبی لە سوودەکانی ژیری دەستکرد بە زۆر جار دەڵێن کێشە هەیە یان ڕەنگە زمان هەندێک کێشە بێ بەڵام ئەوێنی لێرە بڵاو دەبنەوە هەمووی بە زمانی شیرینی کوردیە جگە لەوەش لە ئەکادیمیا چەناڵێکی تایبەتی با بڵێن هەواڵەکان و ئەو چالاکیانە هەن کە لە وەتسەپە گەر بتەوێت ببی ئەندام تێدا ئەو کیوارە سکان بکە بۆی هەموو جار پێویست نەکا با بڵێن بە دوایدا بگەڕێی خۆمان شتەکان لەوێ دادنین تەنها لەوێش بڵاوی دەکەینەوە بۆی سوودمەندبی لە بەرهەموو لە چالاکیەکان ئێمە وەک دەزانن چالاکیەکانی کە ئەنجامی دەدەین جۆرا و جۆرن بەڵام ئەوی کە تایبەتە بە وێبیناری شەوانی شەممە هەرجارەی لەسەر بابەت و هەرجارەی لەسەر تەوەرێک کە لە بواری پەروەردە بێت لە بواری ڕاهێنان بێت لە بواری ڕاوێژکاری بێ بە دوای ئەو بابەتە هەنووکەی و بابەتە پێویستانە دەگەڕێن کە پێمان وایە کۆمەڵگا پێویستی پێەیە یان کەرتی پەروەردە و خوێندنی باڵا پێویستیان پێ دەبێت یەکێک لەو بابەتە گرنگانەی کە زۆر جار باسی دەکرێت لە دانیشتنە فەرمی و نافەرمی و حکومی و ڕێکخراوەی و باڵێنە توێژینەوەکانیش بابەتی نەبوونی هەماهەنگیە لە نێوان کەرتی پەروەردە و خوێندنی باڵا لەگەڵ بازاڕی کار و ئامادەکردنی ئەو دەرچوانە بۆ بازاڕی کار
کە پێمان وایە ڕەنگە ئەوە کلینێکی گەورە بێ کە وای کردووە دەرچوانی زانکۆ دوای ئەوەی ئەو هەموو ساڵش دەخوێنێ بەڵام کە دەچێتە بازاڕی کاریان کاری دەست ناکەوێ یان کارێکی دەست دەکەوێت پەیوەندی بە خوێندنەکەی نییە ڕەنگە ئەوە بەڕاستی کێشەیەک دروست بکە بۆ ئەو دەرچوانەیان ئەو خەڵکەی کە بەو هیوایەوە دێنە بەر خوێندن و ئەو هەموو مەسرف و کاتە لە خۆیان یان لە کسوکاریشیان سرف دەکەن بۆیە پێمان وا بوو بابەتی لەم شێوەیە کە خوێندن ببەستێتەوە بە بازاڕی کار زۆر گرنگە ئێمە وەکو ئەکادمیای مەگەماینز پلەس خۆمان خۆشحاڵ دەزانین ئەگەر بتوانین لە ڕێگای ئەو وێبینارە و لە ڕێگای هەر بابەتێکی تر کە بتوانین پێشکەشی ئێوەی بەڕێزی بکەین بۆیە بیرمان کردەوە کە کەسایەتێکی گونجاو بۆ بابەتە ئەویش کاک دکتۆر سیاکۆمان بە شیا و بە باش زانێت چونکە بەڕاستی شارەزاییەکی زۆر زۆر باشی هەیە لە هەم لە خوێندنی باڵا کار دەکا هەم لە بازاڕی کار و لە ڕێکخراوەکان و لەو دامەزراوانەی کە زۆر گرنگی دەدەن بە دۆزینەوەی هەلی کار و بۆ ڕەخساندنی هەلی کار و هەروەها بۆ ئەنجامدانی خولی ڕاهێنان و وێرکشۆپی تایبەتمەندیش لەبارەی چۆنیەتی دۆزینەوەی کار یان چۆنێتی ئامادەکردنی کەسەکان بۆ دۆزینەوەی بازاڕی کار یان بۆ دەرفەت و ئەو کارانەی کە ڕەنگە لە بازاڕەکان بەردەست بن بە کورتی کاک دکتۆر سیاکۆ دەناسێنم هەرچەندە ماشەڵڵا سیڤیەکەی زۆر زۆر دەوڵەمەندە هەوڵ دکتۆر سیاکۆ سیڤیەکەی زۆر دەوڵەمەندە بەڵام هەوڵ دەدەم چەند بەشێک لە سیڤیەکەی بخوێنمەوە بەڕاستی ئەو بابەتە گرنگەی کە پێشکەشی دەکا بابەتی ئامادەکردنی دەرچوان لە پۆلەکانی خوێندنەوە دەست پێ دەکا دکتۆر سیاکۆ ناوی تەواوی سیاکۆ سلێمان شێخۆیە هەڵگری بڕوانامەی دکتۆرایە لە پۆست کۆلۆنیەل ئینگلیش لیتریچر ئەدەبی ئینگلیزی زانکۆی سۆران پێش ئەوە بڕوانامەی پۆستگراجوێتی با بڵێن لەبارەی پەرەپێدانی پیشەیی وەرگرتووە کە لە نێوان سنت مارک و سنت جۆن پۆلسمۆت لە یوکێ و زانکۆی سۆران بوو پێشەوە بڕوانامەی ماستەری لە ئەدەبی ئینگلیزی لە زانکۆی برونێل لە لەندەن وەرگرتووە چەندین کۆرسی تایبەتی بە فێربوونی زمان وەرگرتووە لە لەندەن لەوێش لە 2011 بە کەلوریەسی لە زمان و ئەدەب ئینگلیزی وەرگرتووە لە زانکۆی کۆیە جگە لەوە بەڕاستی مامۆستایەکی زۆر ئەکتیڤ و چالاکە جگە لەوانەکانی زانکۆی سۆران کە وانەی زۆر جۆرا و جۆر دەڵێتەوە بە تایبەتی لە ئەدەبی ئینگلیزی بەڵام ماشەڵڵا چالاکی زۆر زۆرە هەر لەوێ بەڕێوبەری سەنتەری پەرەپێدانی کار بووە کە لەوێدا لە 2015ەوە تاکو 2018 وەکو بەڕێوبەری ئەو سەنتەرە کاری کردووە و دەورێکی زۆر باڵای هەبووە جگە لەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ ساڵانێکی دوورە لەگەڵ ڕێکخراوی ئەمریکی آیرێکس International Exchange and Exchanges Board وەکو سینیەر کۆنسەڵتەنت داوێژکاری باڵا هەروە وەکو بەڕێوبەری باڵا وەکو پرۆگرام دایرێکتەر کاری کردووە بەڕێوبەری پرۆگرام کاری کردووە جگە لە آیرێکس لە jobs.kurd کە ڕێکخراوێکە پەیوەندی بە بازاڕی کار و دۆزینەوەی هەلی کار دەدا لەوێش پرۆگرام دایرێکتەر بووە وەکو گوتم بەڕاستی سیڤیەکەی زۆر دەوڵەمەندە ڕەنگە کاتی ئەوە نەبێ هەمووی بخوێنینەوە بەڵام کەسێکە زۆر شارەزایی هەیە لە ڕاهێنانی مامۆستایان و پسپۆرە لە بازاڕی کار و پێداویستەکانی بازاڕی کار کە جگە لەوانەی کە خولی زۆری بینیوە خولی زۆریشی گوتوتەوە خول و
ورکشۆپی زۆر تایبەت کە پەیوەستن بەو بوارە. جگە لەوانە چەندین بڵاوکراوەی زانستیشی هەن کە لە گۆڤارە نێوخۆیی نێودوڵەتیەکان بڵاو بوونەتەوە کە ئەوەش جێی خۆشحاڵیە و لە هەوڵی ئەوەشدا لە زووترین کات توێژینەوەکانی بۆ بەرزکردنەوەی لە زانستیش پێشکەش بکە. من ڕەنگە هەرەوەندە باز بکەم بۆ خۆتان دەبینن ئێستا کە قسە دەکا و ئەو زانیاریانەی کە پێێتی لە سلایدەکان زۆر زیاترە. دەرزانم کە بە تەنها 40 خولەکێک یان 45 خولەکێک تەنها دەتوانین زانیاری بدەین، ڕەنگە نەتوانین ئەو سکیلانی کە پێویستن بەرجام بکەینەوە، بەڵام ئەوە وەکو ناساندنێکە بۆ ئەو سکیل و بۆ ئەو کارامەی و لێهاتوویانە کە پێویستن. ئایا پێویستە زانکۆکان چی بکەن، کەسەکان تاکەکان چی بکەن، ڕەنگە لە داهاتووشدا بیر لەوە بکەینەوە وێرکشۆپی ڕوبەڕوو یان خولی ڕاهێنانی ڕوبەڕوش بکەینەوە. کاک دکتۆر سیاکۆ ئێمە بە ناوی ئەکادمیای مێگا مایند پلەس زۆر سپاست دەکەین کە دەزانین سەرقاڵی و چەندین پرۆژەت لەبەردەستە، بەڵام کە داوامان لێ کردی سپاس دەکەین کە کاتت بۆ ئێمە تەرخان کرد. ئێستا سعات 9:13 ئەگەر بتوانی لە ماوەی 45 خولەکێک ئەو بابەتی ئامادەت کردووە پێشکەشمان بکەیت، دوایی دەرگای گفتوگۆش بکەینەوە. بەڕێزان ئێوەش دەتوانن بەشدار بن چ لە لەو کاتێک کە دکتۆر سیاکۆ داوەتان لێ دەکا هەندێک چالاکی هەیە، چ لە کۆتاییش دەتوانن بە کۆمنت و سەرنجەکانتان بەشداری بکەن و بابەتەکە دەوڵەمەندکەن. سلایدەکانی بە ئینگلیزیە، بەڵام قسەکردن و شەرحکردنەکە بە زمانی شیرینی کوردی دەبێت، پرسیار و وەڵامەکانیش هەر بەو زمانە دەبێت. بەڕاستی دوای سلایدەکانیش ئەگەر ڕخسەت هەبێ لەگەڵ لینکی تۆمارکراوی کە شێر دەکەین لەگەڵ بەشداربوون. بەڵێ دکتۆر سیاکۆ فەرموو. زۆر سپاس دکتۆر ئیمداد لە بۆ ئەو ناساندنە، بەڕاستی کاری منت ئاسانتر کرد، مەمنونین و زۆر سپاس لە بۆ مێگا مایندیش بەڕاستی کە زۆر مهتەمە بە گشت بوارەکان بە تایبەتی پەروەردە و خوێندنی باڵا. طبعا هەر لە سۆنگەی بەرپرسیارەتیشەوە من خۆم بە خۆشحاڵ دەزانم کە وەکو تاکێکی کورد لەناو ئەو با بڵێن پلاتفۆرمە بتوانم خزمەتێک بە خەڵکی کوردستانی خۆشەویست و خەڵکانی تریش بکەین ئینشاءالله بە گوێرەی ئەو توانە و کارامە و با بڵێن پسپۆریەکە ئێمە هەمانە. ئێوارەتان باش هەمولایەک، هیوادارم باش و تەندروست بن لە هەر شوێنێکی کوردستان بن. حەز دەکەم لە چات بۆکسەکەش بنووسن کە هەر کەسێک لە شوێنێک لەگەڵماندایە ناوی شارەکە بنووسی بۆی بزانین لە چەند شاری کوردستان و لە با بڵێن لە دەروی کوردستانیش چێمان لەگەڵدایە. طبعا بابەتی ئەمڕۆمان بابەتێکی زۆر هەنووکەیە، لەبەرەوەی ئێمە کە باسی بازاڕی کار دەکەین بەڕاستی بیرۆکەکە نوێ بۆ کوردستان. ئێمە لە ساڵی 2015 دەستمان بە و بیرۆکەیە کرد بە تایبەتی لە ڕێگەی دامەزرانی سنتەرەکانی پەرەپێدانی کار لە گشت زانکۆکانی کوردستان. طبعا لە کۆمەڵی زانکۆ دەستمان پێکرد وەکو ڕێکخراوی ئایرێکس بە خۆشحاڵیەوە بە هەمانگی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و بە پاڵپشتی دارایی حکومەتی ئەمریکا لە ڕێگەی باڵیۆزخانەی ئەمریکا و قونسولی ئەمریکا کە منین ئێستاش هەر لەگەڵیان بە شێوازێک لە شێوازەکان لەگەڵیان دامە، جگەلەوەی کە من کاری مامۆستایەتیش دەکەم وەکو زۆربەی بەڕێزان لێرە کە ڕەنگە مامۆستا بن. بۆیە بەڕاستی ئەو بابەتە گرینگە لەبەرەوەی تاکو ئێستا هەر لە سەر ئاستی با بڵێن سنتەرەکانی پەرەپێدانی کارەوە کارمان لەسەر کردیە، بەڵام تا حەدێکی کەم ئێمە ئەم جۆرە با بڵێن بابەتانەمان تێکەڵکێش کردووە لەگەڵ پرۆگرامەکانی خوێندن. دەبینی بە خۆشحاڵیەوە لە زۆر شوێن بە شێوازێک لە شێوازەکان هەیە، بەڵام نەبوویتە ترندێک یا خود بڵێن بەشێکی گەورە لە بواری پەروەردە خوێندنی باڵا. بۆیە زۆر گرینگە مامۆستایەکان هەریەکە لە بواری خۆی بتوانی کۆمەڵێک لەو کارامەیانەی کە لێرە باسییان دەکەین بە شێوەیەکی زەقتر با بڵێن ڕەنگە هەبن، بەڵام زۆرجا پێیان دەڵێن هدن واتە شاراوە، چۆن بتوانین وا بکەین ئەم جۆرە با بڵێن کارامەیانە بەرجەستە بکەین. وان دەبینم لە چات بۆکسەکە لە زۆربەی شوێنەکانی کوردستان بە خۆشحاڵیەوە کۆمەڵێک بەڕێزمان لەگەڵدایە.
طبعا وەکو باسم کرد ئێمە باسی ئەو تجروبەیە دەکەین کە چۆن ئەو سکیلانە یاخود ئەو کارامەیە بینی ناو پرۆگرامی خوێندن وەکو باسم کرد لە زۆر شوێن ئیشمان کردووە بەڵام پێمان وایە تاکو ئەو شتە لە ناو پۆلەکانی خوێندن بەرجەستە نەکرێ ناتوانین کاریگەریەکی سەرتاسەری دروست بکەین بۆیە وەکو ڕۆلی مامۆستا زۆر گرینگە هەر یەکەمان بە شێوەی تاکە کەسی بتوانین ئەم ئەزمونە لە پۆلەکانی خوێندنی خۆمان بەرجەستە بکەین بۆی کاریگەریەکی باشتر دروست بکەین بۆیە لێرە باسیەوە دەکەین چۆن بتوانین لە گوتنەوەی محازەڕەیەک بە خودت بڵێنوانەیەک بۆ بەکردارکردن و ئامادەکردنی تاکێک بۆ بازاڕی کار شێوازی سێشنەکە تەمان لەگەڵ دکتۆریش باسم کرد ئینفۆرمەتیڤ سێشنە زیاتر پێدانی معلوماتە لەبەرەوەی ئەم جۆرە بابەتانە بابەتی قوڵن دەکرێت لە سمینار و با بڵێن وەرکشۆپی زیاتر کاری لەسەر بکەین بەڵام بە شێوازێک دامڕشتووە هیوادارم بتوانن کە ئێوەش هەندێک کار و چالاکی هەیە پێکەوە ئەنجامی بدەین و لە هەر حاڵەتێکیش ئەنی شتێکت هەیە پرسیارێکت هەیە پرسیارەکەت لە ناو چات بۆکسەکە بنووسە یاخود خەڵی بگرە بۆ دوای محازەڕەکە دواتر کاتمان دەبێتن هەروەها پێم خۆشە لە کۆمەڵێک و پرسیارانێک ئێمە هەمانە بتوانین پێکەوە وەڵامیان بدەینەوە وەکو دکتۆریش باسی کرد سمینارەکە بە زمانی ئینگلیزی دەبی بەڵام سلایدەکان بە زمانی ئینگلیزی ببورن بەڵام قسەکردنەکەمان ئیشاڵە هەوڵ دەدەین بە باشترین شێوە بە کوردیەکی پەتی و زمانی شیرینی کوردی پێشکەش بکەن طبعا سمینارەکە دوو بەشی سەرەکی تێدا بەشێکیان باسی گرنگەکانی کە با بڵێن بۆشایی و گرنگەکانی کارامەی دەکەم لە بازاڕی کار کۆمەڵێک داتا کە بەخۆم لە ڕێگەی ڕێکخراوی ئایرێکس و کۆمەڵێک ڕێکخراوی تری بەڕێز کە هەوڵماندی بوونیان کردووە کۆمەڵێک داتایان بۆ ئێمە کۆ کردێتەوە کە من خۆم لەو داتانە بەشدار بوومە وەکو هەم نووسەریش و هەم کۆکەرەوەی داتاکان بە خۆشحاڵیەوە لێرە هەندێکیان باز دەکەم هەرچەندە ڕەنگە داتاکان ساڵانی ڕابردوو بن بەڵام هەر ئیسیفادەی دەکەین کە چۆن بۆ نمونە ئێمە پێمان وایە کە ئەو جۆرە کارانە گرنگن ئێمە کە باسی گرنگی شتێک دەکەین ئەبێ باسی داتا بکەین ئایا لەسەر ئەساسێک ئێمە پێمان وایە گرنگە من هەوڵ دەدەم هەندێک داتا بخەمەڕۆ و دواتریش ئەو داتانێک کە باسم کرد هەموو بە ریپۆرتی کاملەوە لە کۆتایی سمینارە کام و لیnkەکانم داناوە دەتوانم لە ڕێگەی دکتۆر هیمدادەوە بۆتان بنێن و کۆمەڵێک با بڵێن پەرتووکیشی تێدایە دەتوان استیفادە لێ بکەن وەکو بابەتی بەرهەمدار باب ئایس برێکەرێک دەست پێ بکەین با بڕۆینە دەری لە قالبیەوەی کە من قسە بکەم و ئێوە گوێگر بن حەز دەکەم ینی پێکەوە گفتوگۆمانەبی لەبەرەوەی ژمارەکەش تا حدێک باشە لەناو ئەو وێبنارە دەتوانن ئێوەش گفتوگۆ بکەن لە هەر حاڵەتێک کە پێویست بکاتن دەتوان دەست خۆتان بڵێن بکەن مایکەکە بکەوە لە حالەتێک یان لە ناو چات بۆکسەکەشت بنووسین ئەگەر ئەو QR کۆدە سکان بکەن بڕۆنە سەر ئەو QR کۆدە حەزم لێ بەڕاستی پرسیارێک کە وەڵامەکەی وەربگرم لەلایەن ئەوەی بەڕێز و خۆشەویست ئەوەیە کە ئایا پێت وایە کارامەیەکانی پیشە کارامەیەکانی کار یان بەدەستهێنانی کار لەکوێوە زیاتر پڕیان پێدەدرێتن ئەگەر من بڕۆمە سەر ئەو مێتیمێتەرێکە بەکاری دێنین گەر QR کۆدەکە بکەنەوە هەروە دەتوانم لینکەکەش لە ناو چات بۆکسەکە دابنێم بۆ بەڕێزانەی ئەگەر تا حدێک نەتوانن بەڵێ بەڵێ لینکەکەی دانێ باشە دکتۆر بەڵێ لینکەکەش دادەنێم لە هەر لە هەمان لینکەوە دەتوانن بەشدار بن لە گشت QR کۆدەکان چکەم لە لای خۆم سلایدەکان دەگۆڕم ئێستا من لینکەکە دەکەمەوە لە لای خۆم ئێستاوە پیشانی دەدەم پرسیارەکە ئەوەیە دووبارە ئایا ببورن پرسیارەکە بە کوردیش بڵێ باشە دووبارەی کێوە دکتۆر بەڵێ کاک دکتۆر ئێستا پرسیارەکە دووبارە دەکەمەوە
طبعا پرسیارەکەمانەوەیە پێت وایە لە چ شوێنێک زیاتر ئێمە دەتوانین کارامەیەکانی کار زیاتر پەرە پێ بدەن ئایا لە ناو پۆلەکانی خوێندنە یەکەم دووەمیان لە کاتی ڕاهێنانی تواناکانە یاخود بڵێن لە شوێنی کارە کاتێک کە ئێمە کارێک بە عملی ئەنجام دەدەین ئێمە لەوێ کارامەیەکان بەدەستدێنین یاخود دوای دەرچوونە لە زانکۆ یاخود لە ڕێگەی ئەزمموی کەسیەوە ئێمە تواناکان زیاتر پەری پێ دەدرین یاخود بڵێن لە چ شوێنێک زیاتر دەتوانین سوود لەم زۆرە با بڵێن سکیلانە وەردەگرین ئێستا دەبینین هاوڕێیان ئەوانەی کە لە ناو پلتفۆرمەکەن وەڵام دەدەنەوە دەبینین ڕاو بۆچین و جیاوازەیە طبیعیە بەس حەز دەکەم ینی بەشدار بنەر QR کۆدەکە لەسەر شاشەکەش هەیە لێرە جگەلەوەی کە لینکەکەم داناوە یەکێک لە بەشداربووان پێی وایە لە کلاسڕوومەکەیە لە پۆلە یەکێکی تر چواری تکە پێی وایە کە لە ڕێگەی ڕاهێنانی تواناکانە بۆ نمونونەکە قوتابیەک دەچی لە شوێنی کار بۆ چەند مانگێک یا خۆت بڵێن چەند کاتژمێرێک کارێک دەکا بە شێوەیەکی پراکتیکی بە شێوەیەکی عملی هەروەها لە ڕێگەی ئەکسپیریانسە ئێمە پێمان وایە هەمویان کاریگەری زۆریان هەیە بە خۆشحاڵیەوە دەبینم کەس نەینووسە خۆ بڵێن وەڵامی نەدایتەوە کە دوای تەخەڕوجە چکە زۆربەی جار کێشەمان هێلەوەی کە قوتابیەک پێی وایە دوای زانکۆ دەتوانێتن ئەم کارامەیانە بەدەستبینی بەڵام لە ڕاستیدا کارامەیەکان پێمان وایە لە پۆلەوە دروست دەبن یاخود بڵێن لە پۆلەوە دەست پێ دەکەن ئەگەر بڕۆینەوە سەر سلایدەکان سلایدەکان دیارن وانە بەڵێ لەسەر ئایس برێکەرەکەی تەمام زۆر باشە طبعا ئێمە ئەو سێشنەمان ئەمڕۆ ئەنجام داوە خۆ بڵێن ئەنجامی دەدەین بۆ ئەوەی باس لەوە بکەین کە ڕۆلی پۆل زۆر لەوە گەورەترە کە ئێمە زۆر جار فکرمان لێ کردیتەوە لەبەرەوەی پۆل تەنها شوێنێک نییە بۆ ئەوەی قوتابی یاخود بڵێن خوێنکار کۆمەڵێک زانیاری بەدەستبینی بە شێوێکی تیۆری بەڵکو بریتیە لە وێزگەیەک بۆ قوتابی و خوێنکار کە هەم با بڵێن لایەنی تیۆری لایەنی زانیاری هەروەها لە هەمان کاتدا سکیل یاخود بڵێن کارامایی و لەگەڵ هەڵس و کەوتەکانیشی تێدا بگۆڕدرێت کەمەش بەشێکە لە پرۆسەی پەروەردە و خوێنی باڵا چونکەمە پێمان وایە ئەو چوارچێوەی کە گەشەپێدانێکی با بڵێن تەندروست تێدا ئەنجام دەدا بریتە لە زانست لە کارامایی هەروەها گۆڕینی هەڵس و کەوت و تێڕواینی کەسەکان طبعاً کۆمەڵێک ئەهدافمان هەیە لە بۆ ئەم بابەتە یەکێک لەوانە ئێمە هیوادارین لە کۆتایی ئەم بابەتە هاوڕێیان برادران چ با بڵێن مامۆستانە یاخود بڵێن لە شوێنێک لە شوێنەکان با بڵێن پیشەیەک لە بواری پەروەردە خوێنی باڵا دەکەن یاخود بڵێن لە دەورات ئەم جۆرە بابەتانە پێشکەش دەکەن کۆمەڵێک زانیاریتان پێدەدەم لەسەر ئایا ترێندەکانی بازاری کار لە کوێن ئێستا ئایا کوردستان یاخود بڵێن لە کوردستان وەزعی بازاری کار چۆنە ئایا داتاکان چیمان پێ دەڵێن هەروەها دووبارە پێداچوونەوە بە ڕۆلی تەقلیدی مامۆستا چۆن ئێمە ڕۆلی مامۆستا لە چوارچێوەیەکی مەحدودەوە بگۆڕین بۆ چوارچێوەیەکی کراوە بۆی گەشە پێدانی تێدا بەرجەستە بێتن هەروەها دیاریکردنی ئەو ڕێگە و ئەو استراتیژیانەی کە ئێمە پێویستە ڕەچاویان بکەین و تێکەڵکێشیان بکەین لەگەڵ ئەو بوارێک کە ئێمە دەرسی تەدا دەڵێنەوە لە پۆلەکانی خوێندن چۆن بۆ نمونە تێکەڵکێشی زانیاری لەگەڵ کارامەیەکان بکەین بۆی بتوانین قوتابیەک دروست بکەین لە ڕێگەی ئەو دیزایانی کۆرسەی کە بە شێوەیەکی کاریگەر دەتوانێتن قوتابیەک خوێندکارێک ئامادە بکە بۆ ئەوەی لە بازاری کار بتوانێت ئەو زانست و زانیاری کەوەری گرتووە تەنها بۆ تێگەیشتن نەبێ بەڵکو بۆ هەڕەمەکانی بلوم کە ئێمە زۆر جار باسییان دەکەین ئەبێ لە تێگەیشتن و لە با بڵێن تحلیلکردنەوە بگۆڕین بۆ بواری جێبەجێکردن و هەروەها دروستکردن کە لێرە کریتیڤیتی تێدایە و ڕوودەدات
من لە کاتی قسەکانم سەیری چات بۆکسەکەش دەکەم. دەست خۆش زۆر بێگە شتێکی ئێوە هەبوو منش پێت دەڵێم بەڵام دەست خۆش بێ زۆر باش تەمام دەست خۆش دکتۆر چونکە حەزم لێ گەر پرسیارێک شتێک هەبی لەو حالەتانەش ینی زۆر باش بپرسم سەرێ. طبعا ئەکتیڤیتێش کەمان هەیە بە هەمان لینک دەتوانن بەشدار بن. حەزم لێ پرسپشنی ئێوە تێگەیشتنی ئێوە لەسەر کارامەیەکانی بازاڕی کار لە ناو با بڵێن وانەوتنەوە چییە؟ ئێوە پێتان وایە ئەو کارامەیانە چین کە پێویستە بەرجەستە بن؟ من دووبارە دەچمەوە سەر سلایدەکانم ڕدەگرم، دەچمەوە سەر ئەو لینکەی کە ئێوە لای خۆتان دەیکەنەوە. ببورن. تەنها دەمێ بزانم ئایا تێگەیشتنی ئێوە لەسەر کارامەیەکانی با بڵێن بازاڕی کار چییە بۆ ئەوانەی کە ئێستا لە با بڵێن دەرسێک دەدەنەوە، با بڵێن لە زانکۆوانەیان هەیە، ئایا چۆن هەڵسوکەوت لەگەڵ با بڵێن کارامەیەکانی بازاڕی کار دەکەن. پرسیارەکە ئەوەیە کامە لەمانەی خوارەوە ڕنگدانەوەی لەسەر با بڵێن بیرکردنەوەی جەنابەت هەیە. بۆ نمونە ئەگەر یەکەمیان تەماشە بکەین دەڵێ کارامەیەکانی پیشە ڕۆلی زانکۆ و سنتەرەکانی گەشە پێدانی کارە بۆ ئەوەی تواناکانی قوتابیان بەرەو پێش ببە. دووەمیان بۆ چوونەکە وایە دەڵێ پێویستە ئێمە ئەو سکیلانە لە ناو با بڵێن وانەوتنەوە جێیان بکەینەوە، بەڵام پێم وایە کاتەکە مەحدودە، ناتوانم چکە زۆرێک لە مامۆستایان ئێمە پێمان وایە گرنگن بەڵام ناتوانین شوێنیان بکرد لە ناو دەرسەکە. هەروەها دەکرێت پێت وابێتن ئەمە ڕۆلێکی سەرەکی ئەکادیمیا و ئەکادمیستەکانە کە بەرپرسیارن لە بەرەو پێشبردننی کارامەیەکانی قوتابی و خوێندکار لە پۆلەکانی خوێندن، یاخود پێت وایە ئەمە هیچ ڕەبتوک و با بڵێن بەرپرسیارەتێکی مامۆستانیە، من وەکو مامۆستا بە بەرپرسیارەتی من نییە کە من قوتابیەک کارامەیەکانی فێر بکەم یاخود بڵێن کارامەیەکانی تێدا بەرجەستە بکەم. کامە لەمانە بۆ چوونی جەنابتە ئێستا پێت وایە کە بۆ چوونی جەنابەت لەسەر یەکێک لەمانە دەکرێت هەر یەکێک لە ئێوە بۆ چوونێکی تایبەتی هەبێتن. زۆر باشە، کەواتە زۆرێک لەوانەیە کە ئێستا وەڵامی پرسیارەکەیان دایتەوە پێیان وایە ئەمە پێویستە تێکەڵ کێش بکرێ لەگەڵ بواری تیچینگ یاخود بڵێن وانەوتنەوە، بەڵام کاتەکەی مەحدودە. یەکێک لەوانە پێی وایە ئەمە ڕۆلی سنتەرەکانی گەشە پێدانی کارە بۆ ئەوەی ئەم جۆرە سکیلانە لە قوتابیان بەرجەستە بکاتن. زۆر باشە، دەکرێت ئەمە تەنها بۆ چوونی ئەوەم پێویست بوو، هیچ وەڵامێکمان نابی لەم مەرحەلەیە، بەڵام لە ناو پرزنتەیشنەکە دەکرێت ئەمە بخۆمان وەڵامەکە وەربگرین لە کاتی با بڵێن ئەنجامدانی خود بڵێن سلایدەکان کە پێدا دەڕۆین ڕەنگە زیاتر بەرچاوڕۆنیمان هەبیتن. من دووبارە سلایدەکانم شێر دەکەمەوە. زۆر باشە، ئێمە وەکو مامۆستا تەوانەوە بە ڕێزانێک کە لێرە مامۆستان یاخود بڵێن لە شوێنێک بڵێن دەرز دەدەنەوە وانە دەڵێنەوە چ لە زانکۆیە لە پەروەردەیە لە خوێنی باڵا لە هەر شوێنەکە لە هەر دام و دەستگایەکی ئەکادمی، ئایا پێت وایە بۆ نمونە جەنابەت وەکو مامۆستایەک پێویستە ڕەچاوی ئەوە بکەیت کە سکیلەکانی بازاڕی کار تێکەڵ کێش بکەی لەگەڵ
پەروەردە و خوێندنی باڵای خود بڵێ پۆلەکە یا خود بڵێ شێوازی وانەوتنەوەکەت بەس تەنها یە سونۆیەکم دەوێتن بەڵێ نەخێرێک لە ناو چات بۆکسەکە ئەگەر پێت وایە گرینگە ئێمە ڕەچاوی کارامەیەکانی بازاری کار بکەین و تێکەڵ کێشیان بکەین لەگەڵ تیچینگ لەگەڵ هەر بوارێک چکە ئەمە پێیان دەڵێن کرۆس دیسپلین واتە ئەو سکیلانی کە بۆ هەموو بوارێک پێویستن گرنگ نییە چ بوارێکە بەڵام پێویستن لەبەرەوە پێیان دەگوترێت سۆفت سکیلەکان زۆر باشە دەبینین مامۆستا بەڕێزەکان پێیان وایە بەڵێ گرینگە پێویستە کە ڕنگدانەوەیان هەبێ لە ناو بەڵێ دەکرێت کات ڕێگر بیتن وەکو مامۆستا دەستخۆش ئەمەش بۆ چوونێکی ڕاستە زۆر باشە کەواتە ئێمە پێمان وایە ئەم سکیلانە گرنگن و پێویستە تێکەڵکێشیان بکەین لەگەڵ با بڵێن پۆلەکانی خوێندن دووبارە من زۆر پرسیار دەکەم ڕاستی حەزم لەیە ئێوە لەگەڵ من بەشدار بن لە پرۆسەکە بۆچی پێتان وایە سکیلەکانی بازاری کار یاخود بڵێن کارامەیەکانی بازاری کار کارامەیە پیشەیەکانی بازاری کار بەردەوام ینی دەبینین بە گرنگ دەزاندرێن بە تایبەتی لەو سەردەمەی ئێستای بازاری کار بۆ پێت وایە گرنگن گەر بە کورتی وەڵامێک یاخود بڵێن دەکرێت هەر پرسیاری دووەمیش وەڵام بدەنەوە هەر بە شێوەیەکی کورت دەکرێت وشەیەک دوو وشەیەک چەند وشەیەک بنووسن کامە لەم سکیلانە پێویستە کە پێت وایە هەبن ئەولەویەتیان بدرێت یاخود بڵێن لە پێشینەدا بن بۆ ئەوەی ئێمە بەردەستیان بکەین لە قوتابی خوێندکارەکانمان ئایا بۆ گرنگن ئەمانە بۆ پێمان وایە گرنگن پێویستە هەبن بۆی خۆمان بگوزین لەگەڵ بازاری کار یاخود بڵێن بۆ نمونە ئەو سکیلانە چین کە پێت وایە زۆر گرنگن دەکرێت ناوی سکیلێک بڵێن دەکرێت ناوی با بڵێن یەکێک لەو کارامەیانە بڵێن کە پێت وایە گرنگن و پێویستە لە ناو پۆلەکانی خوێندندا هەبن دەبینین بواری کۆمیونیکیشن IT باسکرا دیجیتال سکیلز دەستخۆش کە ئێمە سەردەمی با بڵێن AI و گۆڕانکاریە جیهانیەکان و بەعام لە دیجیتال لیترسی دەبینین گۆڕانکاری زۆر دەکرێتن بۆی لە داهاتوودا دەرچوەکان تەنها پشت بە دامەزرانی حکومت نەبەستن و بەکردداری شتەکان فێر ببن دەستخۆش ئەوە لێر ئەکسپریەنشیال لێرنینگمان هەیە دیتا ئەنالیسیس AI critical thinking منیش لام پرسیارە گریمان کەسێک نەخوێندەوارەوە بێکار دەبێ بەڵام بۆ نازانم کۆمنتەکە زۆر لە وازح نییە هیوادارم ئەگەر دواتر بیکەی پرسیارێک یاخود بڵێن نۆتێک لە کۆتایەکەی پێم خۆش دەبیتن بۆ بترا تا سوودمەند بێ لەو هەک بە زانستی وەری دەگرێت ژیری دەستکرد زۆر بەتان باسی ژیری دەستکردان کردی کریتیکال ثینکینگ تار کردیە فۆرسیەکانی بازاری کار دەستخۆش مامۆستا کامەران فۆرسیەکانی بازاری کار پێیان دەگوترێت فۆرسیس ئێستا پێیان دەگوترێت 6 C's دوی دیکەشی بۆ زیاد کرایە کۆمیونیکیشن مارکتینگ کۆلابۆریشن کریتیڤیتی ماشەڵڵا طبعا دەستان خۆش بیتن ئەوانە بابەتی زۆر گرنگ من زۆر کات لەوانە سەرف ناکەم بەڕاستی چونکە ئەم پرسیارانم بۆ ئەوە کرد بۆی هەمومان ینی وەکو با بڵێن بە زمانی ئینگلیز دەرێت to be on the same page هەمومان ینی لەسەر یەک ڕێچکە بین بۆ ئەوەی بزان گرنگەکەی چیە و بۆ پێویستە و ئایا چی بکەین من زیاتر کات بەوە دەدەم ئایا چی بکەین چۆن بتوانین ئەمانە بەرجەستە بکەین لەناو پۆلەکانی خوێندن وەکو سەرەتایەک زۆر باشە بەردەوام بن ئێوە لە چات بۆکسەکە دەستان خۆش بیتن طبعا ئەگەر ئێمە بین باسی هەندێک لەو داتایانە بکەین زۆر بە کورتی و بە سەریعی دەبینین گۆڕانکاریەکانی بازار زۆر خێران دنیا زۆر بە خێرایی دەگۆڕێ بۆیە پێویستە تاکەکان زانکۆکان یاخود بڵێن مؤسساتی ئەکادیمی بەردەوام هەوڵ بدە خۆی لەگەڵ بازاری کاردا بگونجینی بۆ ئەوەی بەردەوام ئەپدەیت بیتن ئێمە کەوتوینە سەردەمێک کە بەڕاستی هەموەکو تاک هەموەکو مؤسسە هەموەکو با بڵێن دەرچووەکیش یاخود بڵێن مامۆستایەکیش تەنها مامۆستایەکان تەنها مامۆستایەکانیش پێویستە بەردەوام خۆیان لەگەڵ سکیلەکانی بازاری کاردا بگونجین ئەو سکیلان کە ئێوە باستان کرد ئەمە ئێستا تێگەیشتنێکە کە لەناو بازاری جیهانیدا هەیە و لەناو بازاری کوردستان بەڕاستی زۆر زەق و دیارە لەبەرەوەی تا حدێک ئێمە با بڵێن
چوینە ناو بوارێک و ناو سەردەمێک کە پێویستمان بە گۆڕانکاریەکی خێراترە بۆی بتوانین لەگەڵ گۆڕانکاریەکانی دنیادا بڕۆین. باشە ئێمە هەمومان دەزانین ئەو گۆڕانکاریانە گرنگن ئەگەر سەیری هەندێک داتا بکەین طبعاً لە ساڵانی 2015 2017 2021 2023 2024 تەنانەت 2025ش ئەمانە هەموو ئەو داتانن کە من خۆم شخصی لەگەڵ ڕێکخراوی ئایرکس و ئەو ڕێکخراوانەی تر وەکو آیدی ئینسایت وەکو ڕێکخراوی ئایرکس باسم کرد. ئەم ڕیپۆرتانە ئێستا هەمووی بە ئۆنلاین هەن، هەروەها من لینکەکانیشم لە کۆتایی سمینارەکەدانەوە دواتر لەگەڵتان شێر دەکەم بۆی زیاتر بتوانین استیفادە لێ بکەن. ئەو داتانە چیمان پێ دەڵێن؟ پێمان دەڵێن کە ئایا لە بازاری کار چی گرینگە و پێویستە چی بکرێ بۆی مە خۆمان ئامادە بکەن. وەکو باسم کرێمەوە وەکو مامۆستا دێین خۆمان ئەپدەیت دەکەینەوە، ئایا بازاری کارچی پێویستە، ئایا چی پێویستە بیکەم و دواتریش پێ دەڵێن بۆ پێویستە بیکەین. ئێمە تەنها بۆ قوتابی کار ناکەین، تەنها بۆ زانکۆ کار ناکەین، بەڵکو بۆ خودی خۆشمان بۆی خۆمان بەرەو پێش بین ئەبێ بەردەوام پراکتیزی ئەو سکیلانە بکەین. طبعاً یەکێک لەو داتانە کە بە خۆشحاڵی ئەو کۆمپانیاکان بە ئێمەیان وتووە چ شتێک وا دەکا سکیلەکانی قوتابی خوێندکار بەرز ببێتەوە یا خۆ بڵێ بەرەو پێش بچی. یەکێک لەوانە پێدەگوترێ readiness for the workforce، ئەوەیە کە سنتەرەکانی گەشەپێدانی کار ڕۆلێکی کاریگەریان هەیە، کەواتە ئێمە وەکو مامۆستا با هەمیشە لە پۆلەکانی خوێندن بە قوتابیەکان بڵێن زۆر گرنگە ئێوە بەشداری چالاکیەکان بن، بەشداری چالاکیەکانی بازاری کار بن، بەشداری چالاکی کۆمپانیەکان بن. یعنی لێرە ڕۆلی مامۆستا پێم وایە ئەوەیە زیاتر هۆشیارکردنەوەی قوتابیان لەبەرەوە ئەو سکیلانێک کە لێرە باز دەکەم هەمووتان دەزانن ئەو سکیلانە چین. هەمومان وەکو مامۆستا وەکو پەروەردکار دەزانین کە ئایا بازار چی پێویستە. هەمووشمان بە شێوازێک لە شێوازەکان ئەو سکیلانە لەناو پۆلەکانی خوێندنمان هەیە. هەر کورد بە خۆی با بڵێن بە شێوەیەکی سروشتی وا دیزاین کراوین کە ئێمە باوەڕمان بە کۆمیونیکیشن هەیە، باوەڕمان بە کاری پێکەوەی هەیە، بەڵام ئایا چۆن ئەمە وا دەکەین بە شێوەیەکی زەقتر لە ناو پۆلەکانی خوێندن بناسین. ئەو هەدەفی منە. بەڕاستی هەدەفی من ئەوە نییە خوانە خواستە لێرە من ئێوە فێر بکەم، بەڵکو ئێمە پێکەوە دێن کار لەسەرەوە دەکەین ئایا چۆن ئەو سکیلانە وا بکەین زەق بکرێن ناو پۆلەکانی خوێندن بۆی قوتابی درک بە گرنگیان بکاتن. چونکە ڕەنگە خوێنکار قوتابیەک نەزانیت نەم سکیلانە گرنگن. بۆ ڕۆلی مامۆستا ئەوێ بە هەموو شێوازێک ئێمە شۆڕشێک دەست پێ بکەین لە هەر یەکەمان لە پۆلی خۆمان پێیان بڵێن ئینتێرنشی پرۆگرام زۆر گرنگە. کۆمپانیاکان دەیتا پێمان دەڵێتن ڕاهێنانی تواناکان لە پۆلی سێوە کە هاوینەکە دێتن بڕۆ لە کۆمپانیا کار بکە سکیلەکانی خۆت بەرەو پێش ببە. بزانە ئەو بۆشایەتیە کە لەگەڵ لە خوێندن و باڵێن بازاری کاردا هەیە. دواتر سپێسیفیک با بڵێن ترینینگ هەیە لەسەر سۆفت سکیلەکان، تایم مانیجمنت سکیل، ئیمیل رایتینگ. ئەوانە بابەتن ئەگەر ئێمە نەتوانین فێریشیان بکەین بەڵام هۆشیاریان دەکەین و بەخۆیان خۆیان فێر بکەن لەبەرەوەی دواتر دێن باسی سکیلێک دەکەم پێی گەوترێت لایف لۆنگ لێرنینگ. چۆن ئێمە وا لە قوتابیەک بکەین لە خوێندکارێک بکەین بە خۆی فێر بکە. بەڕاستی ژیان گۆڕایە، پێویست ناکە ئێمە خەڵکانێک بێ فێرمان بکەن، بەڵکو ئەمێ ڕێنیشان دەرمان هەبێتن بۆی بتوانین فێر ببین. طبعاً هەندێک لەو داتانەی تر کە ئێمە لە ڕێگەی لە ساڵی 2023 لە سێ سەکتەرەوە دەستمان پێکرد، کۆمیونیکیشن، با بڵێن کۆنستراکشن، ئاوادانکردنەوە، هەروەها با بڵێن هێڵت کێر، بواری تەندروستی. لەو سێ سەکتەرە تقریباً 270 کۆمپانیا ئینتەرویومان کردن، داتامان لێ وەرگرتن. یعنی ئەگەر تەماشە بکەین ئەو بەڕێزانەی کە لە چات بۆکسەکە نووسیان بوو کارامەیە گرینگە، باسی کۆمیونیکیشن سکیلتان کرد بوو. تۆپ سۆفت سکیلەکان کریتیڤیتیە، دووەمیان کۆمیونیکیشنە، سێمیان لانگویج سکیلەکانە. ئەو جا دێتە سەر بواری زمانی ئینگلیزی، دەکرێت زمانی عەرەبی، دەکرێت زمانی بیانی تر با بڵێن، حتا زمانی کوردی پاراو. ئەمانەش بەڕاستی چکەمە کە باسی لانگویج سکیلەکان دەکەین تەنها باسی زمانی ئینگلیزی ناکەین. communication, teamwork, problem solving, critical thinking, time management, computer skill. ئەوانە بەنگلیزی دەیاڵێم لەبەرەوەی هەمووتان ماشەڵڵا بەخۆشتان ینی شارەزان لەو بوارانە. ئەمانە هەموو سکیلی زۆر گرینگن. کۆمپانیاکان بە ئێمەیان وتووە کە ئەم جۆرە سکیلانە پێویستە لە ناو پەروەردە جێیان بکرێتەوە. چونکە ناکرێت بەڕاستی ئەمە قوتابیەک بینین لە ڕێگەی سمینارێکەوە فێری بکەن. دواتر وەکو باسم کرد ئەو سێ تۆپ سکیلانە لە کۆی 270 کۆمپانیا ڕێژەی 16.8 پێیوا بۆ کریتیڤیتی بە دەرەجە یەک، بە ڕێژەی 100.24 کۆمیونیکیشن سکیل پەیوەندیەکی گفتوگۆیەکی با بڵێن ئەفێکتیڤ و کاریگەر
دواتر لانگویج سکیلەکان ئەوانە چەندین بواری گرنگن کە کۆمپانیەکان احتیمام بن. هەروەها کۆمپانیەکان باسی ئەویان کردە بۆ ئەوەی ئەو قوتابیانە ئەو خوێندکارانە خۆیان بەرەو پێش ببن پێویستیان بەوەیە پێویستیان بە لایانی پەروەردە و با بڵێن ترینینگ پرۆگرامەکانە ترینینگ پرۆگرامیان بۆ بکرێتن لەسەر سۆفت سکیلەکان هەروەها کێریکولەمەکە تێلەر بکرێت لەگەر ئیندسترینیت لێرە زۆر گرینگە کۆمپانیەکان بەخۆ بەمەیان وتووەکە پێویستە کۆمپان با بڵێن تێکەڵکێشی بازاری کار لەگەڵ پۆلەکانی خوێندندا هەبێ بۆ ئێمە هەم بزانین بازاری کارچی پێویستە ئێمە چۆن قوتابیەکانمان ئامادە بکەین هەروەها با بڵین ڤۆکیشنال ترینینگ و کاری پیشەیی و پرایڤت پابلیک سێکتەر پێکەوە زیاتر ئینگێجیان بکەم ڕەنگە ئەمە زیاتر کاری زانکۆ بێتن بەڵام ێرە باسییان دەکەم ئەوەی زۆر گرینگە بەڕاستی لایف لۆنگ لێرنینگ زۆر احتیمامی پێ بدەین یانەی بەڕاستی باەمەنین تەڵەبەکان فێر بکەین بەردەوام چاوەڕێ بکەین ئێمە ماسییان بۆ بگرین با فێریان بکەین چۆن ماسیگر بن طبعا ئەو ئەزمونانی من باز دەکەم لە پۆلەکانی خۆم ینی بەرجەستەم کردینە بەکاریان دێنم قوتابیەکان زۆر دڵخۆشن قوتابیەکان زۆر باشتر فێر دەبن و زیاتر بەرکەوتنیان لەگەڵ دەرسەکە هەیە تەنانەت کە باسی بابەتی مێژووی و ئەدەب وانە دەکەین زۆر بەمان پێمان وایە بابەتی زۆر با بڵێن زەحمەتن بەڵام لە ڕێگە و سکیلانە توانیتمان هەندێک ئاسانکاریان بۆ بکەن هەروەها برادران کە باسییان کرد لەو سێ سێکتەری کە باسم کرد باسی با بڵێن مایکرۆسۆفت ئۆفیس ئارتیفیشەل ئینتەلیجنس AI کە ئێوە باستان کردووە هەمووی لێرە ئەو داتانە پێمان دەڵێن کە بازاری کار پێویستی بەم جۆرە داتانەیە هەروەها لوتکەی ئابووری جیهان لە ساڵی 2023 پێی وابووە یعنی یەکێک لەو داتانە دەتوانن لەسەری بخینەوە پێی وابووە ئەنالیتیکال ثینکینگ کە زۆرێک لە برادران هاوڕێیان لێرە نووسیان کریتیڤ ثینکینگ AI and big data دەبنە خێراترین و گرنگترین ئەو سکیلانەی کە ساڵی 2000 تاکو ساڵی 2027 ئەنی کەواتە ئێستا لێرە ئێمە دەزانین پێشەوەی بگەینە ساڵی 2027 لە 2025 و 26ەوە زانیمان ئەمانە زۆر گرنگن ئایا لە 2027 دەبێت چەند گرنگ بن دواتر لیدرشیپ سوشال ئینفلوئنس کاریگەری لەسەر کۆمەلگا کیورستی دیسانەوە دێتە سەر بواری فێربوون لایف لۆنگ لێرنینگ بزانە لێرەش باسی لایف لۆنگ لێرنینگ کرایە چۆن بە بەردەوامی ئێمە بتوانین خۆمان فێر بکەین ئەمە هەم لە بۆ مامۆستا ڕاستە بۆ قوتابیەک و بۆ زانکۆ بۆ هەمویان یەکێک لەو بابەتانێک کە زۆر گرینگە تەرکیزی لەسەر بکەین هەڵوەستەی لەسەر بکەین ئێمە ئایا چۆن گرنگی ئەو بابەتە بزانین گرنگی ئەو بابەتە بۆ بابەتە گرینگە من ئەگەر سەیری ئەم تیشێ پرۆفێشناڵە بکەن تی شەیپ لە حرفی تی من لە زانکۆی میشیگانی ئەمریکا ساڵی 2016 لێکێک لە دەورەکان بەشدار بووم بەڕاستی ئەو تیشێ پرۆفێشناڵە زۆر سەرنجی ڕاکێشان لە ڕێگەی تەمانەوە بابەتە زۆر هەڵدەگرێن بەڵام زۆر بە کورتی گەر باسی بکەین ئەوەی کە بە شێوەیەکی ستونیە پێی دەگوترێت دیپ نۆڵج ینی بۆ نمونە لایەنی نۆڵج هارد سکیل لانی با بڵین هۆریزۆنتال ئاسۆیەکە بریتە لە 21st century skill کە ئەمانە هیچ کاتێک سەقفێکیان نییە لەبەرەوەی لەگەڵ هەموو بابەتێک و لەگەڵ هەموو وەختێک و لەگەڵ هەموو سەردەمێک دەگونجێن تەنانەت گۆڕانکاریان بەسەر دێت بۆیە پێویستە ئێمە وەکو مامۆستا بەردەوام سەیری سکیلەکان بکەین ئایا سکیلانە چۆن بەرەو پێش دەڕۆن ئایا چی بکەین بۆی زیاتر بەرەو پێشیان بڕۆن ئەگەر سەیری ئەو وێنەی تەنیشتی بکەین دەبینین هارد سکیل و سۆفت سکیلمان هەیە ئەکادمیستەکان وەکوت ئەکادمیست پێمان وایە زانکۆ تەنها شوێنێک نییە بۆ ئەوەی قوتابی فێرە با بڵێن هارد سکیل ببیتن واتە لە ڕووی معلوماتی کەسێک قسە دەکەن نەخێر نا بەس نووسینە ببوورە دەنگێک وامزانی کەسێک دەیە قسە بکە زۆر باشە زانکۆکان بەڕاستی پێویستە کار لەسەر نۆڵج بکەن هەروەها پۆلیشی نۆڵجەکە بکەن وەکوێ چۆن ئێمە شتێکمان دەبێت کە پۆلیشی دەکەن شاین دەبیتن یعنی زۆر دەبریسکێتەوە سکیل بە نسبەت مامۆستا و بە نسبەت قوتابیەک و خوێندکارێک بە هەمان شێوی بۆ ئێمە ئامادەی بکەین ئەبێت ئەم دوو پارچێ پێکەوە بیان بەستینەوە چۆن دەتوانین بیان بەستینەوە تەنها لە ڕێگەی پۆلەکانی خوێندنەوە ڕاستێ دەتوانین کاریگەری تر دروست بکەین لە ڕێگەی سمینارێک لە دەرەوەی پۆلەوە دەتوانین بڵێن لە ڕێگەی کەریە سنتەرێکەوە بەڵام ئەوەی لە ناو پۆلدا دەکرێت لەبەرەوەی ئێمە تێگەیشتێکمان هەیە لە ناو سکیلەکان کە پێیان دەگوترێت transferable skills یاخود بڵێن adaptable skills or these skills are practiced
پراکتست هەموو شەی پراکتیسی لەگە بەکارتینم کەواتە ئەو سکیلانە ئەبێ پراکتس بکرێن پراکتس بکرێن واتە لە ژیانی ڕۆژانەت بۆ قوتابیەک ژیانی ڕۆژانەی قوتابیەکە پۆلە ئەبێ لە پۆل ئەم جۆرە سکیلانە ئێمە هەمومان ئەو سکیلانە دەکەین لە سەدەین باسییان دەکەین هەمومان پێمان وایە ئەو سکیلانە بەردەستەمان کردین ناو کلاسەکە بەڵام ئەوەی من مەبەسمە لێرە چۆن زەقتریان بکەینەوە چ جۆرە ئەو سکیلانێک کە ئێستا من باسم کردن حەزم لێ بزانم ئایا چ سکیلەکەیە کە ئێمە باسمان کرد لێرە بۆ نمونە تۆ وەکو مامۆستا ئێستا حالی حاضر لەو پۆلێ لەو بابەتێک کە دەرسەکەی دێدا دەڵێەوە بەردەستە دەکەی چ لە ڕێگەی بۆ نمونە شێوازی دەرزدانەوە تا یاخود بڵێن لە شێوازی هەستنگانتر ئایا هیچ لەو سکیلانە لە ناو بابەتی خۆت جێت کردوتەوە ئەگەر جێت کردوتەوە حەز دەکەم بزانم چ جۆرە سکیلێکە دەست خۆش دەبینم هەندێک پرسیار هەیە بەڵام من پرسیارەکان زۆر سپاس پرسیاری زۆر گرینگن بەڵام پرسیارەکان هەڵدەگرین لە بۆ چکەندێک کاتمان ماوە تیموەرک دەبینین تیموەرک یەکێک لەو سکیلانەیە کە لە زۆربەی پۆلەکاندا هەیە زۆر باشە AI سکیل دەستان خۆش دەستخۆش حتاوانێکە ینی گرنگ نیە تۆ چ بابەتێک دەڵێەوە گرنگ ئەوەی ئایا لە بابەتەکەی خۆت چۆن سکیلەکان دەناسینی چونکە زۆر جارەمە سکیلەکان پێیان دەگوترێت هدن کریکولم ئێستا باسییان دەکەی خۆ بن unconscious development ینی بە شێوەیەکی ناهۆشیارانە ئەم سکیلانە بەرەو پێش دەڕۆن بەبێ ئەمە ئاگامان لێبی بۆ نمونە فێر دەبین قسە بکەین فێر دەبین پبلیک سپیکینگ بکەین بەڵام ڕەنگە کەسێک نەزانێ مە پێ دەگوترێت پبلیک سپیکینگ یاخود بڵێن درک بۆ نەکا کە ئەم سکیلە یاخود بڵێن کریتیڤیتی لە ناو کریتیکال ثینکینگ با بڵێن ناو دیسکشنێک بەرەو پێش دەچیتن کۆمونیکیشن دەبینم دەستان خۆشبی من بەردەوام دەبم لە سلایدەکانم بۆ بچینە سەر بابەتە عملیەکە ئەوەی گرنگە لێرە دەمەوێت باسی ئەوە بکەم چۆن ئێمە وەکو مامۆستا لە ڕۆلێکی ترادیشنال و ڕۆلێکی با بڵێن چوارچەوەیەکی داخراوەوە کە لە نۆلج ئەکسپرت ئێمە وەکو مامۆستا ئەکسپرتین زۆر جار ئەو تێگەیشتە هەیە مامۆستا پێی وایە سنتەرە پێی وایە ئۆسۆرەتی فیگەرە لە ناو کلاسەکەی لە هەموو کەسە گرنگترە تەنها ئیشی ئەوەی نۆلەجەکە پێشکەش بکە خۆت بڵێن ئەو کۆنتنتم هەیە دەمەوێت دلیڤەری بکەم و تەواو ئەسسمنت فۆکەسەکەم و لەسەر امتحانە بەڵام ئیڤۆڵڤینگ ڕۆڵ وەکو مامۆستایەک بۆ نمونە کریکولەمی خۆی دیزاین دەکە لێرنینگ دیزاینەرە ینی واتە کریکولەمەکەی خۆ بە شێوازێک من باسکە باس کریکولەم دەکەم ڕەنگە پرسیار دروستبی من سەلاحیاتم نیە لەسەر کریکولەکەم نەوە بەستم ئەوەیەکە تۆ چۆن سکیلەکانی خۆت ئینجێکت بکەی یاخود بڵێن وەکو دەرزی لێدانێک لە ناو پرۆگرامەکانی خوێندن جێ بکەوە ڕۆژانە چەند جۆرە سکیل لەگەڵ تەلەبەکانت بەکاردێنێ ئەمە پێویستی بەکات نییە تەنها چالاکێک لەناو دەرسەکە دەکەی ڕەنگە کاری مامۆستایەکەش ئاسان بکە لەبەرەوەی مامۆستا ئەگەر چەند سەعاتێک قسە بکاتن زۆر زەحمەتە بەڵام ئەگەر تەلەبەکان بینی قسەی پێ بکە تەلەبەکان بینی ئیشان پێ بکە ڕۆلی مامۆستایەکەش ئاسانترە هەروە سکیلەکان بۆ نمونە ئیمپلۆیبیلیتی سکیل ئینتیگریتەرە دایمەن مامۆستا نوێیەکە وا دەکاتن سکیلەکان بەرجەست بکەین ناو پۆلەکانی خوێندن و ناو تیچینگ پرۆفێشنال دیڤلۆپمنتۆرە ینی وەکو ترینەرێک وایە ناو کلاسەکەی خۆ دایمەن وا دەکاتن تەلەبەکانی وەکو ترینەرێک بیبینن پەرتوکەک هەیە پێی دەگوترێ ڕثینکینگ یونیڤرسیتی تیچینگ پەرتوکەکە زۆر گرینگە من هەندێک لە پەرتوکەکە خوێندتمەوە بەڵام ئێوە دەتوانن سلایدەکانتان لە بۆ دەنێرم دەتوانن ئێوەش بخوێندنەوە ئیسیفادەی دەبیتن ئێستا من باسیەوە دەکەم ئایا ئەو استراتیژیانە چین کە پێویستە ئێمە بەرجەستیان بکەین چۆن بتوانین ئەو استراتیژیانە بەکاربینین بۆ ئەوەی کە گرنگەکەمان زانی ئایا چۆن بتوانین ئەو استراتیژیانە بخینە ناو پۆلەکانی خوێندن یەکەم لە ڕێگەی ئەوەیە کە مسکیلەکان بەرجەستکەین ناو تیچینگ ئێستا ڕەنگە پرسیار بکەن بڵێن مامۆستا ئێمە ئەو ئۆڕەدی شتەمان کردیە سکیلەکانمان بەرجەستە کردیە من کە دەرز دەڵێمەوە کۆمونیکیشن دەکەین گروپ وەرکینگ دەکەین بەڵێ من پێ دەڵێم وایە منی شواب کردێت تۆ شوات کردو مەبەستی من لێرە ئەوە نییە ئێمە نەمان کردبین مەبەستی ئێمە چۆن بتوانین زیاتر زەقیان بکەینەوە هەدەفی منە لە ڕێگەی بۆ نمونە ئەو سکیلانە پیشان بدەین لە بۆ تەڵەبە ئایا چۆن پیشان دەدەین تەڵەبە بزانی ئێمە ئەو دەرسە دەکەین لە ڕێگەی ئەو دەرسەوە ئەو کۆمەڵە سکیلە دەتوانین ئەو هەفتەیە کاری لەسەر بکەین کۆلابۆریشن پێکەوە کارکردن تیم وەرک کۆمونیکیشن لە ڕێگەی پرزنتیشن کریتیکال ثینکینگ لە ڕێگەی ئەوەی بۆ نمونە ئێمە تەحلیلی شتێک بکەین بابەتێک بکەین یان ڕۆڵ پلەیان بدەینێ یان سیناریۆیەکیان بدەینێ
ریل لایف سیچویشن زۆر گرینگە بۆ نمونە تۆ ئەگەر ئەم جۆرە کارت کرد یا خۆ بە جێرەی بابەتی خۆت هەمومان لە بابەتی خۆمان شارەزاین باسیەوە دەکەین کە ئای بۆ نمونە لە من لە ئەدەب دەڵێم ئەگەر ئەو کارکتەرە بۆ نمونە ئەم شێوازە کارکردنی ئەنجام نەدا بواە ئەبێ چی کردبایە من هەوڵ دەدەم تەڵەبەکانم ینی والێ بکەم بە خۆیان بێن فکرە دروست بکەن ئەو پێ دەگوتی ڕێ لایف سیچویشن یا میرە تۆ ئەگەر لە شوێنیم کارکتەرە باید چی دەکرد یاخود بڵێن شتێکمان پێ دەگوتی لێرنینگ بای دوینگ لە ڕێگەی گروپ وەرکینگەوە پرسیارەکان دەدەمێت بە گروپ وەرکینگ کاری لەسەر دەکەن دواتر منی پرزنتیشنیان پێ دەکەم دواتر ڕفلێکشنیان پێ دەکەم لەوەی وای بۆ نمونە من لە کاتی هەڵسەنگاندن تەنها هەڵسەنگانی لەسەر امتحانەکە ناکەم بەڵکو لەسەر سکیلەکانی دەکەم بەڵام پێیان دەڵێم لە ڕووی پرۆفێشنالیزمەوە لە ڕووی پرۆبلم سۆلڤینگەوە لە ڕووی دیسکەشنەوە تیموەرکەوە ئەمانە هەموو لە بۆ وازەح دەکەم کە ئەمانە گرنگن بۆ ئەوەی تۆ قوتابێکی کاریگەریبی لە کلاسی خۆم بەم شێوازە وا دەکەم سکیلەکان زیاتر بەرجەستە بن زیاتر دیار بن تەڵەبەکەش احتیمامیان پێ بداتن دواتر لە ڕێگەی گروپ دیسکەشن پرۆبلم سۆلڤینگ یاخود بڵێن زۆر گرنگە ئێمە تەنها هەڵسەنگاندنمان لەسەر امتحان نەبیتن بەڵکو لە ڕێگەی پرزنتیشن دڵنیامێ و پرزنتیشن بە تەڵەبە دەکەن بەڵام زۆر گرنگە بە تەڵەبە برێ پرزنتیشن بە شێکە لە کۆمیونیکیشن بۆ گرنگە لە بەرەوەی لە بازاری کار بۆی تۆ کارێک بکەیت پێویستە تۆ پبلیک سپیکەر بی پێویستە تۆ کۆمیونیکیشنت باش بی پێویستە پرۆفێشنال بی لە ئیمێل نووسین پێویستە پرۆفێشنال بی لە قسەکردن لە ئەتەکێت لە شێوازی هەڵسوکەوت لە بەرەوەی پۆل بریتە لە ژینگەیەکی بچووکی کار تۆ ئەگەر قوتابیەکە دروست کرد لە ژینگەیە کە حەز بە بەرپرسیارەتی بکەن لە شوێنی کارش هەر بەرپرسیارەتی دەکات ئەگەر قوتابیەکی فێر کرد کۆمیونیکیشنی باش بی لە شوێنی کاریش کۆمیونیکیشنی باش دەبی ئەوە ئێمە بەستی من ینی هەوڵ بدەین ئەم جۆرە استراتیژیان لە تەڵەبەکان بەرجەستە بکەین پەرتووکێکی تر هەیە کە زۆر گرینگە طبعاً ئێمە وەکو تازە باسم کرد ئەوانە پێیان دەگوترێ هدن کریکولم ئەو سکیلانێکەمە ئێمە باسییان دەکەین پێیان دەگوترێ هدن کریکولم ئەو با بڵێن منهەجەی کە شاردراوەیە دیار نییە بەرەوەی منهەجەی دەدەینەوە ئەو منهەجی فیزیایە کیمیایە بەڵام منهەجێکە دیار نییە منهەجی سۆفت سکیلەکانە بۆیە ئەمە ئیشی مامۆستا ئەوەیە ئەوەرنە زیاد بکە تەڵەبە هۆشیار بکاتەوە پێی بڵێ و سکیلانە گرنگن بەڵام لە هەمان کادا و سکیلانە شۆک ئەکتیڤیتی بەکاربینی ئەو پەرتوکە زۆر گرنگە دەهێدن کریکولم لایف سکیلز کە پێی وایە ئێمە بە سروشت ینی دروستنە بە شێوەیەکی سروشتی فێر نابین کە چۆن ژیانی خۆمان با بڵێن ڕێک بێخینەوە لە دارایی یاخود بڵێن دروستکردنی پەیوەندی یان بۆ نمونە چۆن بەناو تەحەدیاتەکاندان تێپەڕین و چۆن بۆ نمونەمانەی ژیان بزانین ڕەنگە ئەم جۆرە سکیلانە لە ناو پۆلەکانی خوێندن فێر نەبین ئەگەر بۆ نمونە شێوازێکی ترادیشناڵمان هەبێ بەڵام لە ڕێگەی ئەم با بڵێن پەرتوکەوە فێرمان دەکات کۆمەڵێک استراتیژیەوە چۆن بتوانین پۆل بە ژینگەی دەرەوە با بڵێن ببەستینەوە بتوانین شتێک بکەین کە سەرکەوتومان بکە لە بازاری کار دەکرێت ئەم جۆرە بۆ نمونە بیرکردنەوەی لە ناو مشکی تەڵەبە بچەسبینین ینی زۆر زار تەڵەبە دەڵێ من ئەوەی لە زانکۆ خوێندومە لە شوێنی کار پێویستم پێ نەبووە ئەمە یەک لەو تێگەیشتانە بۆیە ئیشیمە ئەوەیە the challenges how we make them explicit چۆن وا بکەین ڕوونیان بکەینەوە چۆن وا بکەین دیار ببن ڤیزیبڵیان بکەین استراتیژیەکان چینە لە هەر دەرسێک کە دەڵێەوە پێویستە بۆ نمونە وەکو مامۆستا تۆ سکیلەکە دیاربی بۆ نمونە لە کۆتایی ئەم دەرسەمە و بابەتە دەخینین سکیلی کۆلابۆڕیشن پێکەوە کارکردن دەکەین بۆ نمونە ناوی سکیلەکە برێ بۆ نمونە tell the students پێیان بڵێ لە ماوەی ئەو دەرسە ئەو هەفتەیە سکیلی پرۆبلم سۆلڤینگ لە ڕێگەی کۆمەڵێک پرسیارەوە ئەنجام دەدەین تیموەرێک پێکەوە کار دەکەین ڕۆل پلەیە پرۆفێشنال کۆمیونیکیشنە کە چۆن بۆ نمونە لەگەڵ هاوڕێکات لەگەڵ مامۆستا قسە دەکەی بۆ نمونە کە تۆ ناوی سکیلەکە دێنی ئۆڕەدی تەڵەبەکە دەزانیتن کە تۆ دەتەوێت سکیلەکی تێدا بەرجەستە بکەیت دواتر بۆ نمونە چۆن ئەو سکیلانە لەگەڵ ئەسسمنتەکان ڕەبط بکەین ینی با کاریمە ئەوە نەبیتن تەنها ئەسسمنت لەسەر امتحان بیتن با ئەسسمنتەکە لەسەر پرزنتیشن بیت تەڵەبە بێ پرزنتیشن بکە خۆی ئامادە بکات چۆن کۆنتێتی پرزنتیشنێک ئامادە دەکا چۆن ئەدای پرزنتیشنەک دەکات چۆن ئینگیجمنت دەکا ئای کۆنتاکت دەکا یعنی کۆمەڵێک ئەو سکیلانی کەمە فێریان دەکەین لەوێ شوێنیان بکەینەوە هەروەها بەردەوام ئێمە لە لێرنینگ ئاوتکەمەکانمان ینی پێم وانیە دەرسێک هەبی لێرنینگ ئاوتکەم من لە سەرەتای هەر دەرسێکە دەرس دەدەمەوە هەر بابەتێک من پێیان دەڵێم بە تەڵەبەکان دەڵێم لە ماوەی ئەو هەفتێ لە ماوەی ئەو بابەتە ئێمە ئەو لێرنینگ ئاوتکەمانەمان هەیە ئەو ئەکسپێکتیشنەکانی دەرسەکەیە
پێش ئەوەی تۆ لە کلاسەکە بڕۆی دەر ئەبێت تۆ ئەوانە فێر بووبی کە تۆ ئەو شتەی پێ دەڵێ قوتابیەکە دەزانی شتێک هەیە کە ئەبێ بە ئامانجی بکاتن کەواتە تۆ کەوا دەکەی تەڵەبەکە دەزانیتن ئەو جۆرە سکیلانە گرنگن و پێویستە هەبن یاخود بڵێن زمانی قسەکردنمان لەگەڵ تەڵەبەی کە سکیلێک بەکاردێنین زمانی سکیلە کاشمان یعنی بەردەوام هەبی بۆ نمونە ئەگەر ڕوبریکێکمان هەیە پێوەرێکمان هەیە لە بۆ هەڵسەنگاندن ئەو وشەی تێدابیتن کە سکیلەکەیە بۆ نمونە لە فیدباکەکە تەلەبە بزانی لە هەڵسەنگاندنەکانیش ئەم جۆرە سکیلانە پێویستن دوجار ئەوێرنەسی تەلەبەکەی بکەین بۆ نمونە لە کۆتایی دەرسەکە ئایا لە ماوەی ئەو دەرسە چ سکیلێکت بەرەو پێش برد قوتابی ڕەنگە بڵێتم من لە ڕووی کۆمیونیکیشنەوە باشتر بووم پرزنتیشن باشتر بووم یاخۆت یان چ چالنجێکت هەبوو ئایا چ چالنجێکت هەبوو چۆن توانیت بەسەریدا زاڵ ببی ئەمە وا دەکە تەڵەبە پرۆبلم سۆلڤینگی باش بیتن یعنی دەکرێت لە ڕێگەی ڕفلێکشنی شەوە تەڵەبە خۆی باش بکە ئەم بابەتە تەمان دەتوانین دواتر ڕنگدانەوەی با بڵێن خۆتان لەسەر بابەتەکە باز بکەین لەبەر کاتەکە من ئەوەی سکیپ دەکەم دەڕۆم بەڵام ئێمە هەمومان دەزانین ئیمپاکتەکان گەلک زۆرن من یەک دوو دەقەیت کە وەردەگرم ببوو لە دکتۆر بۆی ئیمپاکتەکان باز بکەن ئەگەر ئێمە باسی ئیمپاکتەکان بکەین دڵنیام هەمووتان ئیمپاکتەکان دەزانن حەزم لێیە لە ڕێگەی با بڵێن چات بۆکسەکەشەوە ئیمپاکتەکان بنووسن بۆ قوتابی ئیمپاکتچیە بۆ مامۆستا ئیمپاکتچیە بۆ زانکۆکە ئیمپاکتچیە هەمومان دەزانی ئیمپاکتەکان زۆرن طبعاً لێرە پرسنەل ئیمپاکتەکان مامۆستا دەبێتە منتۆر مامۆستا زۆر گرینگە منتۆر بیتن ترینەر بیتن لێرنەر دیزاینەر بی لێرنینگ دیزاینەر بیتن مامۆستا وەکو دیزاینەرێک دەبیتن کە مامۆستا لێرنە دیزاینەر بوو منتۆر بی باشتر دەبی مامۆستاکە هەز بە قووەتێکی باشتر دەکاتن مامۆستا زیاتر با بڵێن گۆڕانکاری لە دەرسی خۆی دەکات ئەو مامۆستانی کە ئەو جۆرە سکیلانە بەکاردێنین مامۆستای مەحبوبترن خۆشەویستترن لە لای تەڵەبە سەرکەوتوترن ینی علمەکەی باشتر دەگەینن هەروەها مامۆستا بەردەوام ئەبدەیت دەبی لەگەڵ بازاری کار بەردەوام دەزانی بازاری کار چی پێویستە لە کەرکولەم و با بڵێن لەو پرۆگرامی خوێندن و لە هەڵسەنگاندنەکان و حتا ینی ئەو جۆرە سکیلانش بەرەو پێش دەبێت چکەمان پێیان دەگوترێت سکیل کە مامۆستایەک بۆن منە سکیلانەی باش بیتن هەروەها کاتێک کە پرۆگرامێک ئەبدێت دەکرێتەوە ئەو مامۆستایە لە پرۆگرام ئەبدێتکردنەوە زۆر باش دەبیتن هەروەها زیاتر کۆنێکشن دروست دەکە لەگەڵ لێرنەرەکان ینی ئینگەیجمنت دروست دەبی لەگەڵ تەڵەبەکان لەگەڵ پۆلەکە بەردەوام مامۆستایەکیشە خۆی فێر دەکات بەردەوام فێر دەبیتن کتابێک هەیە پێی دەگوترێت ترەستیشیپ ئەوە وا دەکاتن بۆ نمونە لە بۆ موئەسسەسەیەک بۆ نمونە زانکۆیەک دەستگاکی ئەکادیمی ڕپوتیشنی باش بکە ناوبانگی ئەو زانکۆی باش بکە زانکۆیەکە زیاتر زانکۆیەکی کردداری بیتن زانکۆیەکی بازارگەری بیتن زانکۆیەک بیتن لەگەڵ کەرتی تایبەت ئینگەیش بیتن لەبەرەوەی دایمەن قوتابیەکانی بەرەو ئاراستەی بازاری کار دەڕۆن تەنها شادێکیان پێنادا دواتر لەناو کۆمەلگان نەخۆشیێک دروست بکە خۆ بڵێن زۆر جا پێ دەگوتری پرنتینگ مەشین دەبیتە جیهازێکی تەبعکردنی شەهادە ئەو زانکۆیانەی کە مامۆستایەکانیان مؤسسەکان احتیمام بە کارامەیەکان دەدەن لە ناو بازاری کار زیاتر بەرەو پێش دەچن هەروەها لە ڕێگەی لە بواری کریدیتیشنیشەوە مەمە دەزانی شەڕی کریدیتیشنە زانکۆکە دەتوانی باشتر خۆی ئامادە بکە بۆ کریدیتیشن واتە متمانە بەخشین ڕێنمایەکانی متمانە بەخشین ئەمەش تەنها لە ڕێگەیسە بۆ نمونە دنیا گەر سیر بکەن زانکۆی تیچینگمان هەیە زانکۆی ریسێرچمان هەیە هەرچەندە لێرە کەن تا حدێک تێکەڵاوە بەڵام ئێمە کە زانکۆی تێچینگیشین زۆر بەمان بەداخەوە بەڵام لە هەمان کاتدا توێژینەوە دەکرێت بەڵام توێژینەوەکان زۆربەی جاریا خۆ بڵێن بوارەکانی پەروەردە و خوێندنی باڵامان تا حدێکیان ئێستا بەرەو بازاری کار ڕۆیشتێ بە خۆشحاڵیەوە بەڵام پێویستمان بە وجێدێکی باشترە هەروەها لە بۆ تەڵەبە دیسان مۆتیڤیشنە زیاتر ئینگەیجی بابەتەکەی دەبی دایمەن حەزیلەیە لە بابەتەکە پێش بکەوی هەروەها زیاتر بابەتەکە بۆ نمونە وەردەگری لە بەرەوەی سکیلەکانی تێدا لە هەمان کاتدا لەگەڵ بابەتەکە سکیلەکانیش وەردەگری تێگەیشتنەکەی باشتر دەبیتن لەسەرەوەی ترانسفێربل سکیلەکان ئەو سکیلانێک کە دەگوازرێنەوە یاخود بڵێن سکیلەکان پێیان دەگوترێت سکیلی ینی لە بۆ هەموو بوارێک پێویستن کۆنفیدنسی تەڵەبەکە باشتر دەبی لە پرۆفێشنال سێتین کە دەچێتە کۆمپانیایەک ترس و لەرزی ئەوەی نییە کە پرۆبلم سۆلڤەر بی ترسی لەرزی ئەوەی نییە کە ئینتەرویوک بەباشی بکات ترسی لەرزی ئەوەی نییە کە کۆمیونیکیشنێک چۆن بکاتن دواتر زۆر بە ئاسانی
پۆلەکە دەکاتە ژینگەیەکی فێربوون و لەوێوە دەتوانی بە ئاستێکی باشتر بڕواتە ناو بازاڕی کار. منەوە دەکەمە پرسیارێک بۆ ئێوە بۆش کۆتایی پێدینم. یەک گۆڕانکاری کە پێویستە بکەی لە ناو تیچینگی خۆت دەکرێت چیبی شتێکی بچووک دەکرێت بۆ نمونەوەکو لە وێنەی دیارە هەروە کۆوەیەکە بۆ نمونە نەکس پلان ئەکشن پلان ماچیە من گۆڕانکاریەک بمەوێ بکەم لە تیچینگی خۆم چی دەبێتن دوای ئەم حازەڕێ ئەم سمینارە ئەم پرزنتیشنە. دەستان خۆشببیتن ئێستاش دەرگای گفتوگۆ دەکەمەوە بۆ هەر پرسیارێک و سەرنجێک و تێبینیەک و یاخود بڵێن شتێک کە پێت وایە لەم پرزنتیشنە باس نەکرێت بەڵام گرینگە باز بکرێتن. دەستان خۆش. دەست خۆش دکتۆر سیاکۆ زۆر سپاس. بەڕاستی بابەتەکە زۆر گرنگە زۆر فراوانە زۆر ئاو دەچێشێ وەکو دەڵێ زۆر قسە هەڵدەگرێ بەڵام وەکو دەستپێکە وەکو دەواازەیەک لە بۆ چوونە ناو بابەتەکە بابەتێکی زۆر پرزانیاری بوو. دەستت خۆش بێ سپاس کە ئەزمموی خۆت لەگەڵ ئێمە بەش کرد بە تایبەتی ئەو ئەزمموی کە هەتا لەگەڵ کۆمپانیەکان لەگەڵ بازاڕی کار لەگەڵ سنتەرەکانی پەرەپێدانی کار و لەگەڵ ڕێکخراوەکانیش کە لەو بوارە کار دەکەن هەم ئەوەی ئایرێکسە هەم ئەوەی jobs.krdە هەم لە زانکۆش بۆ خۆت تێدای پێمان وایە دەستپێکێکی زۆر باشە بەڵام کۆتایی نییە بەڵام بەرچاوڕوونیەک و ئاشنایەتێکی باش لەگەڵ ئەو کارەمەیانە کە پێمان وایە بازاڕی کار پێویستی پێ لە کەسێکی شارەزاوە ببیسین. بەڕێزان ئێمە کە لە هەر شوێنێک ئەرکێکمان هەیە ئەو ئەرکە مامۆستاییە وانەوتنەوەی یان هەرشێشترا ئێمە بۆ ئەو ڕۆژە و بۆ ئەو مانگە و بۆ ئەو ساڵە دەرسەکە ناڵێنەوە بەڵکو بۆ چەندین ساڵی ئایندە بۆ 4 ساڵ بۆ 5 ساڵی ئایندە بۆ 10 ساڵی ئایندە دەرسەکە دەڵێنەوە بۆیە دەبێ بەردەوام ئەومان لە خەیاڵ بێ کە ئەو کەسەی لە بەردەستی تۆ دواتر تەخەڕوج دەکا بازار چی داوا لێ دەکا بۆ ئەو کاتەی ئامادە بکەیت. لەبەرەوە بوو دکتۆر باسیەوەی کرد با هەر ماسییان نەدەینێ بەڵکو فێرە ماسی گرتنەکەی بکەیت چونکە لەوێ کە زانی چۆن بە دوای زانیاریدا بگەڕێت کە فێر بوو چۆن بە دوای با بڵێن بتوانێت گرفتێک چارەسەر بکە بتوانێت گرفتێک کە دێتە پێشی ئالنگاریەک بەسەریدا زاڵ بێ بەڕاستی دەبێت فێری ئەوەی بکەی نەک فێری مشکلێ و گرفتێکی دیاریکرا و لە سنوورێکی زۆر تەسک و زۆر سنوورداردا بەڵکو فێری چەمکەکانی بکەیت کە بۆی بتوانێت هەم متمانەی بەخۆی بێ هەم باوەڕی بەخۆی بێ هەمیش بتوانێت شت لەسەری بینا بکە شت لەسەری بنیاد بنێ بەپێی ئەو سروشت و ئەو بارودۆخەی کە تی دەکەێت. من دەستخۆشی لێ دەکەم دکتۆر زۆر سپاس. چەند پرسیارێک هاتووە ئەو پرسیارانە دەکەین دوای ئەو بەڕێزانێک کە ئەگەر تێبینیان هەیە یان دەستیان بەرز کردێتەوە ئەوانی چاڵ دەگرین. پرسیارێک زوو هات کە دەزانین بازاڕی کار پێویستی بە هەندێک کارامەیی دیاریکراو هەیە زمانەکانە تەکنەلۆجیایە لایانی دیجیتالیە لایانی ئایە لایانی کۆمیونیکیشنە ئەوانە زۆر گرنگن بەڵام بەڕێزێک نووسیبی ئەدی مەسلەی واستە و واستەکاری و خزمێنە چ لێ دەکەی ئەوە لەکوێی ئەو کارەدا جێگەی دەبێتەوە. ئەوە یەک لە کۆمنتەکان بۆ هاتوو ئەمە هەموو لایەنەکان وەردەگرین هەموو وەکو دەڵێ بەرەکان باز دەکەین دەزانین هەیە خۆمان نارزینەوە بەڵام ئەمە ئەوە شازەکەیە ئەوە ناوازەکەیە نەک بڵێ بە باشە ئەمە زیاتر باشی لایەنە گشتیەکە دەکەین بەڕاستی. ئەگەر ئەو پرسیارە وەڵام بدەیەوە دوایی پرسیاری تریش گوتت 4 سی بوو یەکەم جار ئێستا بووینە 6 مامۆستا کامەران دەڵێ دووەکەی ترچیە ئەو جە دوای دێنە سەر ئەوانی تر وەردەگرین. دەست خۆشبی طبعا دەست خۆشبی کە ئەو برادرە ئەو پرسیارێک کرێ و مامۆستا بەڕێزە طبعا ئێمە زۆر جارە پرسیارەمان لێ دەکرێتن ئایا واستە هەمومان دەزانین ینی واستە با بڵێن شتێکی حاشا هەڵنەگرە هەیە و هەبووە بە تایبەتی لە کۆمەلگای خۆمان بەڵام ئەگەر بۆ نمونە تەماشە بکەین جیهان و کوردستانیش طبعا تا حدێک بەرەو کەپیتالیزم بەرەو سەرمایه‌داری دەڕواتن ئەگەر سیر بکەن ینی ئەم جۆرە دیاردەیە هەر ئەسڵانە من با بڵێم وشەی واستە لە بۆ من وشەیەکی نەگەتەڤ نییە لەبەرەوە واستە بریتە لە وەسیلەیەک ئەگەر تۆ بۆ نمونە توانیت پردێک دروست بکەی بگەی ئەمە بەستێک بەڵام لە سەرەساسی تواناکانی خۆ تەمەش واستەیە چونکە زۆر زار ڕکۆمەندیشن بریتە لە
با بڵێن ڕاستپاردنی کەسێک بۆ شوێنی کارێک ئەمە دەکرێت با بڵێن وەسیلەدان بۆن واستەیە بەڵام بەمانە نەگەتیڤەکەی ئەوەیە کە تۆ لەسەر ئەساسی توانای کەسی تر یان لەسەر ئەساسی نەبوونی توانە تۆ بگەی بە شوێنێک ئەمە شتێکی خراپە پێم وایە ئێمە قسەکمان هەیە لە بازاری کار دەڵێن گەڕان بە دوای کار زەحمەتە ئاستەنگە دۆزینەوەی کار ئاستەنگترە هێشتنەوەی کارەکە بە سەرکەوتوی زەحمەترینە من پێم وایە ئەو وەڵامەکە دەبیتن ئەگەر کەسێک بە واستە وەرگرا بێتن تەمەنی کورتە هەمووشمان دیتیتمان ئەو کەسانێک کە تەمەنیان کورتە دائما دیتیتمان ینی دیتیتمان کە تەمەنیان کورت بووە لە بازاری کار و زۆر نەماینەوە ئەو جەچە لە بواری پەروەردەبی لە بواری خوێندنی باڵا بیتن لە کەرتی تایبەت بیتن من پێم وایە کەسەکان پێویستە دووربین بن پلانی درێژخانیان هەبیتن بۆ ئەوی پلانی درێژخانێت هەبی پێویستە خۆت تۆکمە کردی بیتن خۆت ئامادە کردی بیتن چاوەڕێ ئەوەی نەبی کە کەسێک دەست بگری من بەڕاستی ئەم تێگەیشتنە لە خۆم بەردەستم کردیە هەوڵی شمدایە تەلەبەکانیشم تێبگەینم ینی لە ئاستی خۆم تیان بگەینم کە با تەرکیزیان لەسەر واستە نەبیتن لەبەرەوەی تۆ ئەگەر سکیلەکانت هەبوو هەمیشە شوێنێک هەیە پێویستی بێت نمونەمان سکیڵە دەبتە واستە و دەبتە پێناوەک لە بۆتیان دکتۆر ئێمە لێرە برادرانیش دەتوانێت شایەتێ بدەن هەمومان لێرە سەدان نمونەی وامان هەیە کە کەسانێک هان سکیلیان هەیە خەڵک تەکلیفیان لێ دەکە بۆی ڕاست ئەکیدی دەست خۆشبی ئەو ماوستا کامەران دوو سکیلەکەی تری داوا دەکرد دووسیەکەی تر طبعا سیەکان کۆمنیکیشن کۆلابۆریشن critical thinking-ە creative thinking-ە کۆمنیکیشنە بە هەر حاڵ ینی ئێستاوەکان زۆر بوون ینی بەڕاستی پێشتر هەر کۆمنیکیشن و کۆلابۆریشن و creative thinking و critical thinking گوێسا تقریبا ینی دوایەگەر سێژ بکەی من ئێستا تقریبا ناوەکانم بەبیر نایەنەوە ببوورە بەس ئەگەر دەتوانی سێرش بکەین ئێستا زۆر بووینە ینی لە ئاخیر وەرکشۆپیش کە لەگەڵ هەندێک مامۆستای بەڕێز ئەنجاممان هەندە باسی ئەو سکیلانەمان کرد بەڵام هەموویان دکتۆر هەموویان تقریبا دەستنە بواری creative thinking چکە ئێمە ئەگەر creative thinkingمان هەرەوەی هەڕەمەکەی بلومیش ینی کە بەشی سەرەوەیەتی کە کریتیڤیتیە بەڵێ بالضبط لە ئاخیر هەڕەم لە ئاخیر با بڵێن لێڤڵی هەڕەمەکە کرییتە کە باسی کرییت دەکەین ئێمە ئەو کاتە نۆڵەجەکە لە مستەوایەکی بەرزە کە علمەکە بەکاردێ بۆ ئەوەی ئینۆڤیشنی تێدا بکەی ڕاست دەستت خۆش بێ زۆر سپاس دوو پرسیاری تر هاتیە یەکێکیان باس لەوە دەکا مامۆستا دەڵێ منهەجەکانی خوێندن بە تایبەتی لە وەزارەتی پەروەردە ئەوەندەی تەرکیز لەسەر هارد سکیل واتە سکیلە بەرجەستەکان دەکاتەوە ئەوەندە تەرکیز لەسەر سۆفت سکیل ناکاتەوە کە ئەوە یەک لە کێشەکانە بەڕاستی ئەو دەڵێ من ئێمە وانەی کۆمپیوتەر دەڵێنەوە بابەتەکە لە پەراوێزدایە بۆ نمونە دەست خۆش بی قسەکەی زۆر تەواوە طبعا لە بواری پەروەردە ئێمە تقریبا کۆمەڵێک پرۆگرام دەستمان پێ کرد کاریشمان لەسەر کرد کۆمەڵێک مامۆستای بەڕێزیش نزیکە هەفتا مامۆستا لەسەر ئاستی کوردستان دەورەمان پێ کرد حتا نەک تەنها لەسەر کێرەکۆڵم بەڵکو چۆن کێرەکۆلەمەکە دلیڤەر بکەی لەبەرەوەی دکتۆر کە ئەمە باسی تیچینگ دەکەین باسی پلانی تیچینگ دەکەین ینی کە باسی پلانی تیچینگ دەکەین ینی ئەوەندە قۆڵ ئەگەر بەس باسی پلانی تیچینگ بکەی بۆ نمونە چۆن با بڵێن لێرنینگ ئاوتکەمت هەیە لێرنینگ ئاوتکەمی کۆرست هەیە ئەهدافەکانی فێربوون لە کۆرسەکەی دواتر بۆ نمونە کۆنتێنتەکە ناوەڕۆکی بابەتەکە چیە چۆن ناوەڕۆکی بابەتەکە لە ڕێگەی چالاکیەکانەوە دلیڤەر دەکەی و زیاتر دواتر بۆن چۆن ئەسێسمنتەکانت دەگونجینی لەگەڵ هەر یەکێک لەوانە چۆن پێکەوان دەبەستیەوە طبعا ڕەنگە ئەمە پرسیاریش بیر لە مامۆستایەکان ئەگەر مامۆستایەکە ئەو سکیلانەی بوو چی بکەینەوە کات طبعا کێرەکۆلەم لە هەموو دنیای هیچ کێرەکۆلەمەک نییە و نابێ هەبیتن ئەگەر با بڵێن ئامانجەکانی فێربوونی تێدا نەبیتن کە ئامانجەکانی فێربوونی تێدا نەبوو کەواتە ئەوە تەنها دەبیتە کۆنتنت دلیڤەری واتە منهەجێک تەنها دەگۆترێتەوە و لە بۆ مۆزوعی لەبەرکردن و دەرخکردن و مێمۆرایزیشن و ئەو بابەتانەیە بەڵام دەبینم ینی ئێستا هەندێک لەو بابەتانە کاری لەسەر کراوە گۆڕانکاریان تێکراوە جێی خۆشببختیە بەڕاستی
بەڵام زۆرمان پێویستە بۆی ئەو بابەتانە زیاتر بە بازاری کار بکەین، زیاتر سکیلەکانی تێدا بکەینەوە، چونکە بەڕاستی ئەگەر تەماشای هەر مەنهەجێک بکەین لەناو هەر بابەتێک پێویستە کۆمەڵێک چالاکی هەبی. سکیل چییە؟ سکیل لە ڕێگەی چالاکی و بەرجەستە دەبیتن. ئەمە سکیل پراکتیس دەکرێت، سکیل فێر ناکرێتن، سکیل لەبەر ناکرێت، سکیل لە ڕێگەی سمینارێکەوە وەرناگیری، بەڵکو دەبێ ببیتە پیشەیەکی ڕۆژانە. بۆ نمونە پرۆبلم سۆلڤینگە دەبێ بەردەوام خەریک بی، ینی کار لەسەر پرۆبلم بکەیت، استراتیژیەکانی پرۆبلم سۆلڤینگ چین و بە عملی کاریان لەسەر بکەی بۆ بێ پرۆبلم سۆلڤەر. ڕاست. دەست خۆش بێ دکتۆر. زانکۆکانیش دەستیان پێ کردووە جگە لەو سنتەری پەرەپێدانی کار، بەڕاستی ئەمە لە پەروەردەی بنەڕەتی زانکۆی سەلاحەدین پێش دروستبوونی سنتەری کارەکان بابەتێکمان دەست پێ کرد لەگەڵ زانکۆی لایپزیکی ئەڵمانیا کە پەروەردەی پێشەنگکاری بوو، ئۆنترپرنۆرشیپ، کە بەڕاستی ئەوەش یەک لەو سکیلە زۆر پێویستانەیە کە بنەماکانی دروستکردنی بزنسێک و کارێک چییە. بیرۆکەکەش ئەوە بوو کە لە پەروەردەی بنەڕەتی مامۆستا دەردەچێ ئەو سکیلانەی پێبێ کە پێویستن بۆ ئەوی بیداتە منداڵەکان لە قوتابخانەکان، نەک بۆ خۆی بێتە خاوەنی کار. ئێستا بە سپاسەوە دەستگای ڕوانگەش کتێبێکی تایبەتی دەرکردووە لەو بابەتە و وەبزانم تعمیمیش دەکرێت، گشتاندن دەکرێت بۆ سەر هەموو زانکۆکان کە هەر بەناوی پەروەردەی کارسازی یان پەروەردەی پێشەنگکاریە. ئەمە لە 2013 و 14 دەستمان پێکرد لەگەڵ زانکۆی لایپزیگ، دوایی لەگەڵ زانکۆی فریدریک ئەلێکزاندەر، تا ئێستاش لە کۆلیژەکانی پەروەردەی بنەڕەتی دەخوێندرێ. ئەم ساڵیش دێتە سەر کۆلیژی پەروەردە کە دوای ئەوەی کە کۆنفرانسێک کرا، ئەوانیش دوو بابەت بوو، بابەتی پەروەردەی پێشەنگکاری و بابەتی پەروەردەی فرەیی بوو کە هەردووچیان زۆر زۆر پێویستن. پەروەردەی فرەیەکەش دەچێتە بابەتی کۆمیونیکیشن کە چۆن بتوانی بەرامبەر و ئەویدی قبول بکەی و تعاملی لەگەڵ بکەی بەو شێوەیە کە نەبرنداری بکە یان بتوانی دانوستانی لەگەڵ بکات تێگەیشتن ڕوودا. من پێم وایە هەنگاون دراوە، بەڵام ڕەنگە هێشتان لە ئاستی چاوەڕوانیەکاندا نەبێ، بەڵام لە وەزارەتی پەروەردەش باڵێن دەستکراوە بەو پرۆسەیە. ئەمە پێمان وایە ئەو دەرچوانەی زانکۆ کە دەبنە مامۆستا بە تایبەتی لە کۆلیژەکانی پەروەردەی بنەڕەتی و پەروەردەکان، ئەگەر ئەو وانانە بخوێن و ئەوانە ببن بە مامۆستا، ئاسانتر دەتوانن بیگوازنەوە بۆ نەوەکانی داهاتوو بۆ قۆناغە زووەکانی فێربوون. هەرویستەمەوەش بڕێم دەست خۆش بدکتۆر، وەڵا نمونەکی باش وڕژاند. ئاگام لێ بوو جەنابەت لەمێژ بوو کار لەسەر دەکەم. من یەکێک لە سمینارەکانیش هاتم لە پەروەردەی بنەڕەتی، سمینارێکم لەسەر ئۆنترپرنۆرشیپ کرد ئەو کاتی، و لەگەڵ ئەو برادرانی وەزارەتیش، ینی چەندین جار فۆکەس گروپمان کرد، ئەوەشمانە بوو، ینی سەرنووس تێبینیشمانە بوو. بە خۆشحاڵی و زۆر لەو سەرنووس تێبینیانەی کە من و برادرانیش هەیان بوو کرانە منهەجێک. ئێستا بە خۆشحاڵیەوە لە زانکۆکان تقریبان ئیشی لەسەر دەکرێتن. من هەر لە زانکۆی سۆران من لە بۆ مامۆستایەکانی زانکۆ مانگی 3 دەورێک دەکەمەوە لەسەر کریە سکیلەکان. بۆ نمونە ئەو کار و با بڵێن کارامەیانێک کە لە بازاری کار پێویستن لە بۆ مامۆستا و مامۆستا بەڕێزانێک کە لە کۆرسەکە بەشداربوون و کۆرسەکە دەڵێنەوە، و جەنابیشت ینی ڕۆلێکی کاریگەریت هەبوو لەو بوارە. بە دڵنیایەوە جارە بابەتانە زۆر گرنگن، نەک تەنها وەکو بابەت خودی بابەت، بەڵکو کاریگەریان لەسەر بابەتەکانی تری زانکۆش دەبێتم. ڕاست. بەڕێزێک پرسیاری کردێ ناوی دەرنەچوە ئایفۆن دەرچووە، دەڵێ پێم وایە ئەو کارەمەیانەش لە پسپۆڕێک بۆ پسپۆڕێک ڕەنگە گۆڕانکاری بەسەردابێت، چونکە دەڵێ من وەک مامۆستا لە بەشی ژمێریاری زۆر پێویستە خۆی ئیشی ژمێریاری کرد بێت تاکو بتوانانی قوتابیەکانی فێر بکە. منیش لە پێشی نووسیم عەرەبی مەسەلەکەیە دەڵێ فاقد شەی لا یعطی، ینی ئەوەی کە پێی نەبێ ناتوانێت بدە. ئەگەر مامۆستایەک خۆی ئەو سکیلانەی نەبێ ناتوانێتەوە داوای لێ بکێ بڕێ ئەو سکیلە بدە قوتابیەک. ئەوەش نمونەیەکی باشە. ئەگەر کۆمنت زۆر قسەی جوانی کردیە. من نمونەکەی بە داتا وەڵام دەدەمەوە. لەو داتایە کە عەرزم کرد 270 کۆمپانیامان وەرگرت لەسەر ئاستی کوردستان لەو ڕووپێوی بازاری کار، لە 3 سێکتەر بوو، لە 3 بوار بوو: بواری کۆمیونیکیشن، یعنی کۆمپانیاکانی وەکو کۆڕەکتیلیکۆم و ئاسیا و باناوی کۆمپانیاکان هەمویان نینین، بەڵام ئەو بارانێک کە لە بواری کۆمیونیکیشن یاخود بڵێن کۆنستراکشن ئاوەدانکردنەوە و زائیدەن هێڵث کێر تەندروستی، ینی دیتم با بڵێن سکیلەکانیش لەسەر ئاستی بوارەکان فەرق بوو. یەکێک لەو نمونانە دکتۆرەکان یاخود بڵێنەوەوانەی لە بواری تەندروستی کار دەکەن، پێیان وا بوو
توب سكيل لە بۆ دکتۆرەکان کە گرینگە paying attention to details بۆ ئەوە گرینگە لەبەرەوەی دکتۆرەکان و ئەوانەی کە لە بواری تەندروستی کار دەکەن کار لەسەر جستەی مرۆڤ دەکەن تعامل لەگە جستەی مرۆڤ دەکەن یعنی کەواتە ئەتێنشن لە بۆ با بڵێن سەرنج لە بۆ وردەکاری یەکێک لە تۆپ سکیلەکان ئەو زەمنەوە نمونێن بۆ باس کرد لەبەرەوەی ئەو مامۆستا بەڕێزە کە باسی ژمێریاری کرد بۆ نمونە لەوێ ئەنالیتیکال سکیل دەبی زۆر زۆر گرنگ بی نیومەرەسی سکیل دەبی زۆر زۆر گرنگ بی بەڵام ڕەنگە کەسێک لە بواری با بڵێن زانستە مرۆڤایەتیەکان پێویستی بە نیومەرەسی نەبیتن تا حدێک هەمومان پێویستمان بە هەندێک ڕقەمە لەبەرەوەی ژیان ئێستا هەمووی بوویتە حاسیبە و لێکدانەوە و کۆمەڵێک با بڵێن سکیلی ژمێریاری لە ژیانی هەموو تاکێک هەیە بەڵام کە دێتە سەر بۆنزۆی ژمێریاری و ئەکاونتینگ کۆمەڵێک با بڵێن پرۆگرامی شەکە فێر ببی جگە لەوەی کە با بڵێن پرۆگرامی پاڵپشتی کار بۆ خودی بابەتەکە بۆیە هاوڕام یعنی دەکرێت لە بوارێک لە بۆ بوارەکان سکیلەکانیش بگۆڕێتن دەستان خۆش بەڕێزان ئەگەر پرسیاری تر هەیە یان کۆمنتی تر هەیە ئەگەر دەتانەوێت قسە بکەن دەتوانن دەستان بەرزکەنەوە ئەگەر کۆمنتی ترتان هەیە یەک خاڵی تر باسی ئەوەت کرد کە ئێمەی مامۆستا چۆن دەتوانین دەبێ بیر لەوە بکەینەوە ڕۆڵی خۆمان بگۆڕین چیتر مامۆستا سنتەری پرۆسەکە نییە چیتر مامۆستا تەنها سەرچاوەی زانیاری نییە چونکە تابی ئێستا نەوەی ئێستا لە هەر قۆناغێکی خوێندن بێ زۆر بە ئاسانی دەستی بە زانیاری دەگا یعنی پێویستی بە تۆ نییە بۆ زانیاریەکە پێویستی بە تۆیە کۆ فێری بکەیت تەوزیفی ئەو زانیاریە بکات لە بۆ ئیشێک لە بۆ چارەسەرکردنی کێشەیەک یان لە بۆ دروستکردنی ژینگەیەکی فێربوونی گونجاو من پێم وایە ئەو خاڵە زۆر گرنگە جەختی لێ بکەینەوە کە ئەگەر بە تەمابین وەکو 10 ساڵی پێشوو وانە بڵێنەوە 5 ساڵی تر جێگەمان نابێتەوە وەکو ڕەزاشمان گران دەبێت دەبێت بیر لەوە بکەینەوە کە ڕۆڵی خۆمان بگۆڕین چونکە ئێستا قوتابی ئێستا لە هەر قۆناغێک بێ من دەڵێم لە بنەڕەتیشەوە تاکو دکتۆرە دەستی بە هەموو جۆرە زانیاریەک دەگا هەر کاتێک بێوێ لە هەر شوێنێک بێ لەبەرەوە تۆ نابی ئەرکی خۆت تەنها چڕ بکەیەوە لە پێدانی زانیاری دەبێت لە بنیادنانی تواناکانەوە بێت بەڕاستی دکتۆر دەست خۆش بی مامۆستا ڕۆلەکەی دەبێت لە تیچەرەوە لە لێکچەرەوە بگۆڕێ لە بۆ مێنتۆر دەبێ مێنتۆر بیتن کە مێنتۆر بوو هەمومان نمونەمان هەیە کە ڕۆل مۆدلێکمان هەبووە لە ژیانی ڕابردوومان مامۆستا فلان زۆر زۆر زیرەک بوو لەبەرەوەی کۆمیونیکیشنی زۆر باش بوو مامۆستا فلان زۆر زیرەک بوو لەبەرەوەی جوولەکی جوانی هەبوو لەبەرەوەی ئەداکەی باش بوو لەبەرەوەی هەمومان ئەو نمونانەمان هەیە کەواتە ئێمەش وەکو مامۆستا دەبێ نمونە بین لە بۆ قوتابیەکان من یەک نمونە باز بکەم دکتۆر من تەڵەبەکانی خۆم ینی دای من فێریان دەکەم کۆمیتمنت و ڕسپۆنسبلیتیان هەبی بەڵام لە هەمان کاتدا کە کۆمیتمنتی و ڕسپۆنسبلیتیان هەبی پێشوەختە من ڕسترەکشنەکانیان دەدەمێ حاضرەیەکەم لە هەموو بابەتەکەم ئەوەیە کە گراوند ڕۆڵ بەڵام گراوند ڕۆلەکان کۆد ئۆف کۆنداکت یاساکانی با بڵێن پۆل بە خۆیان ئینگەیجیان دەکەم لە داڕشتن دواترش پێیان دەڵێمەوە بە خۆتان نووسیتانە من نەمنووسی ئاگادار بنەوە بە خۆتان دەستان خۆشببی ئەو بابەتانەی کە پێویستە بیکەن و ئەوانەی کە پێویستە نەکەن بە خۆتان نووسیتان ینی ئەو استراتیژیە کە مامۆستا لەگەڵیان بەکاربینی دواتر بازنەیەک هەیە پێ دەگوتێ سرکل ئۆف کۆنسەرن زۆر گرینگە مامۆستا هەموو وەکو خۆمان وەکو مامۆستا بزانین هەروەها تەلەبەکانیش بزانی فێریکەن ئایا چ شتێک کێشەیەک هەیە لە کۆنتترۆلی مەدا کێشێک لە کۆنتترۆلی مەدانی بەڵام کاریگەریمان لەسەر هەیە یان شتانێک کە لە کۆنتترۆلی مەدانینە وازیان لێبین وەختی خۆمانی پێسەرف نەکەین بۆ منە زۆربەی زار تەلەبا گلەی دەکات گلەیەک دەکات کە لە کۆنتترۆلی خۆیدا ئەمە بەبییر تەلەبەکە بینینەوە فێری بکەین پێویست ناکە تۆم گلەیە بکەیت لەبەرەوەی لە کۆنتترۆلی خۆتدا تۆ دەتوانی بە خۆت چارەسەری بکەیت زۆر جار تەلەبە بۆن منە داوایەکم لێ دەکاتن من پێی دەڵێم لە ڕێگەی ئیمێلەوە کۆمیونیکیشنم لەگەڵ بکە بەڵام ئیمێلێکی پرۆفێشنالم لە بۆ بنووسە بۆی پرۆفێشنالیش بنووسی دەدەقا چارێگەک یوتیوبێک بکە سێرچێک بکە بە جوانی فێر دەکە ئەی ئایتۆلەکانیش دەکرێت استیفادەی لێ بکەی بۆی ئەسیستت بکە نەک ڕپلیست بکاتن بەو شێوازە ئیمێلێکی پرۆفێشنالم بۆ بنووسە من وەڵامیش دەدەمەوە وەڵامی ئیمێلی ناپرۆفێشنال نادەمەوە یعنی ئەوە دەکە تەڵەبەکە لێرەوە فێر ببیتن ئیمێلێکی پرۆفێشنال بنووسی ڕاستە زۆر ترس هەیە لەوەی کە ئای وا بکە تەڵەبە تەمبەڵ بێ یان لەش قورس بێ یان اعتیماد لەسەر خۆی نەکا بەڵام مامۆستای باش ئەوەیە بتوانێ بە سوودوەرگرتن لە ئایش تەڵەبەکە چالاکتر بکە
پێی بڵێ دەتوانێت ئەتۆ ئیسفادە لەوە بکەی، پێی بڵێ بڕۆ بە ئەی ئای شتێکم بۆ بێنە، بەڵام وەرە لێرە ئەتۆ ڕەخنەی لێ بگرە، ئەتۆ لایەنی باش و لایەنی خراپی ئەو ئەی ئایم بۆ دیاری بکە. ئەنی مەبەستە بەو شێوەیە ئەو ئەنالیتیکەڵ تینکینگە، ئەو شێوازی بیرکردنەوەی ڕەخنەگرەیانە و لێگرانەوانە بەهێزتر دەبێت. ینی فێری دەکەی کە یەک AI 100% تەواو نییە، دوو دەتوانێت ڕەخنەش بگرێ، دەتوانێت باشتریشی بکە. بەڕای من ئەوەش ینی مەترسیەکە ڕەنگە لە شوێنی خۆی نەبێ ئەگەر ئێمە بتوانین تەوزیفی بکەین و ئاراستی بکەین. دەستخۆش دکتۆر، ئێمە ناتوانین لە AI ڕابکەین. AI بووتە بەشێک لە ژیانی ما، یعنی وەکوەوەیە تۆ بتەوێت لە خەیاڵ بژی لەبەرەوەی خۆت لە حقیقەتەکە لاداوە، دواتر لە خەورەکەڵ دەستیەوە و زۆر بە دواکەوتی. باشترین حلەوەیە ئێمە خۆمان لەگەڵ بگونجینین، بە شێوەیەکی سەلامەت بەکاری بینین، قوتابیەکانیش فێرکەن بە شێوەی سەلامەت بەکاربینین. من بە ڕاوازح و ڕاشکاوانە لەگەڵ تەلەبەکانم دەڵێم زۆر ئاسایە بەکاربینین. یعنی AI بۆ هاتووەکو حاسیبە هاتوو، حاسیبەکار هەیە و ژیانیش هەر هەیە و یارمەتی ئینسانەکان دەداتن. ئەی بە هەمان شێوە ئەسیستی تەلەبەکان بکاتن. من یەکێک لە تەلەبەکانم ئێستا توێژینەوەکەم لە بەردەستا ڕۆڵی AI لە ئۆثەرشیپ، ینی بۆ نمونە چۆن AI بەکاربینین لە مۆزوعی نووسینی ئەدەب. ئایا ئەو شتێکە ئینسانەکان دەیکەین ئەو شتێکە AI دەکا، ئەو جار یەکێک لە AI تۆڵەکان بۆ نمونە کاریگەریان چییە، کامی باشترە، ڕخنەی لێ دەگرین، ئایا چۆن دەکرێت هەندێک لەو تووڵانە لە بواری ئۆثەرشیپیش بەکاربینن، ینی تێکەڵی لەگەڵ هیومن وەکو هایبرێتش ئیشی لەسەر بکەین. طبیعیە، ینی ئەوە بەڕاستی دیسان دەگرێتەوە سەر مامۆستایەکی کارامە کە بە شێوەیەکی کارامەیی وەڵامی قوتابیەکە بداتەوە، قەناعەتی پێبینی و ماینسێتی لە بۆ دروست بکاتن. من پێم وایە تاکو تۆ ماینسێت دروست نەکەی، وەکووە وایە شارێک هیچ سیستەمێکی تێدا نەبی، تۆ هەموو ڕۆژ خەریکیەوە بیعقوبەی خەڵکەکە بدەیت، لە کاتێکدا ترافکلایتت نییە، لە کاتێکدا ساینەکانت نییە، لە کاتێکدا پێم وایە تۆ وەکو مامۆستا ئەبێ سیستەمێک دابنەی لە پۆلی خۆت. ئەنی ئەوە بۆ سەلامەتی مامۆستایە کە تۆ سیستەمەکە دانا تەڵەبەکانیش زۆر سەلامەت دەبرێن ناو سیستەمەکەی، حەق و حقوقەکانیش دیار دەبیتن، هەروەها سزا و پاداشتەکانیش دیار دەبن. ڕاست، دەستەکان خۆش. ئەگەر هەر بەڕێزێک پرسیارت کە هەبوو لە چات بۆکسەکە نەماندیتی بیتن بە ئەمنیش سەیرم کرد شتێکی وام بەبەرچاوی نەکات. مایکەکەش بکاتەوە قسە بکاتن، زۆر طبیعیە. بەڵێ دەتوانن ئەو بەڕێزانێت دەیانەوێت قسە بکەن، چەند خولەکێکمان مایە دەتوانن مایکەکان بکەنەوە قسە بکەن، ئەگەر نا کۆتایی پێدێنین کێشەمان نابێت. سنوور کۆمنتەشی زۆر جوانی نووسە، دەست خۆشبی. طبعاً دیسان من استراتیژیەک حەزم لێ بەڕاستی لێرە لە ناو چات بۆکسەکە دابنێم، پێم خۆشە و استراتیژیە لە ناو چات بۆکسە دابنێم، چونکە استیفادەی زۆرە و دڵنیام زۆرێک لە ئێوە ڕۆژانە تووشی ئەم جۆرە کێشانە دەبن. حتا لە با بڵێن لە بواری سایکۆلۆژیش زۆر استیفادەی هەیە و کاریشی زۆر لەسەر دەکرێت سەر ئاستی دنیا. من لە چات بۆکسەکەدا دەنێم، دواتر دەتوانن ینی سێرش بکەن، زۆر استیفادەی هەیە و دەکرێت بۆ نمونە ئەوە بکەنە بابەتێکیش لە بۆ تەڵەبەکان، دڵنیا بن یعنی کاریگەریەکەی زۆر زۆر دەبێتن، وەکەوەیە تۆ 10 دقە قسەت بۆ تەڵەبەکان کردبی تقریبا کاتی چەند ڕۆژەکەت لە بۆ گەڕابیتەوە، لەبەرەوەی تەڵەبەکان فێر دەکەی لە چ حالەتە گلەی بکەن، لە چ حالەتە گلەی لە خۆیان بکەن، لە چ حالەتە گلەی لە دەروبەریان بکەن، چونکە زۆربەی جار ئێمە گلەیەکانمان کە ئاراستەی شخصەکان دەکەین، خەڵک دەکەین گلەکان خودی خۆمانن، ئەبێ لە خۆمان بکەن. جا ئەوە طبعاً لە بۆ مامۆستاش ڕاستە، زۆر جار شتێک دێتە پێش با بڵێن کێشەیە کە من دەتوانم لە لای خۆم حەڵی کەم، بەڵام خەریکی گلەیم لە کەسایەتکە دەکەم و چۆن بتوانین کاریگەری لەسەر خەڵکین کە دروست بکەین. من شتێک کۆنتترۆلی مندانیە، بەڵام کاریگەریم بەسەروەی. بۆ نمونە من لە ڕێگەون سمینارەوە ناتوانم کۆنتترۆلی مامۆستا بەڕێزەکان بکەم، بەڵام دەتوانم کاریگەری دروست بکەم لەوەی کۆمەڵێک با بڵێن گۆڕانکاری ئەنجام بدەین. حەز دەکەم یانی استراتیژیا مامۆستایەک لە مامۆستا بەڕێزەکان لەسەری بخینیتەوە، بکاتە سمینارێکیش بۆ مامۆستا بەڕێزەکانی دیکە،
ئەگەر هەر کەسێکی تر پرسیاریت کێ هەبیتن دەستت خۆش بێ دکتۆر، زۆر باشە، خاڵیەوە. زۆر سپاس. بەڕێزان ئەمە بەرەو کۆتایی کاتەکەمان دەچین. بەڕاستی بابەتەکە قسە زۆر هەڵدەگرێت و دەستی دکتۆر سیاکۆش خۆش بی کە ئەو بابەتانەی وروژان. دەزانم ئەوانە هەر وەکو دەڵێ بەسەری داڕۆیشتین، ئەگەر نا هەر بابەتێک لەو بابەتانێک کە دکتۆر باسی دەکا پێویستی بە وێرکشۆپی تایبەت و بە خولی ڕاهێنانی چەند ڕۆژە هەیە. بەڵام وەکو بەرچاوڕوونیەک وەکو ئاشنابوونێکی سەرەکی بۆ بابەتە کشتیەکان پێمان وابوو ئەو بابەتە زۆر زەروریە کە لێرەدا بخرێتە ڕوو. هەر بەڕێزێکیش ئەگەر دواتریش بوو یان ئەگەر شتێکی زیاتری خوێندەوە دەتوانین ئێمە سەکۆیەکەی بۆ واڵاکەین بۆەوەی بابەتێک پێشکەش بکالەوە. بە دڵنیاییەوە بەڕێزان دوایی پاوەرپۆینتەکانی دکتۆری ئەگەر هیچ تعدیلی تێدا بکە، ئەگەر نادوایی بۆمان دەنێری پاشان لەگەڵ ڕیکۆردی ئەو وێبینارە بە کاملی چکە هەندێک بەڕێز درەنگ هاتن هەمویان نەبینی بە تۆمارکراوی هەر لە سەرەتاوە تاکو کۆتایی لەگەر پاوەرپۆینتەکەش دادنێن لە بۆ ئەو بەڕێزانەی کە بەشدار بوون و یان ئەوانەی کە دەرفەتیشیان نەبوو بەشدار بن. بەڕێزان ئێمە زۆر جار ینی گۆڕانکاری دەکەین لە شێوازەکان. لەمە دووە ئێمە تەنها ئەو فۆرمە دادنێن چکەگە فۆرمە پڕکەوە کە ئێمە دامان ناوە یەکسەر وردەکاری زوومەکە لە بۆ دێ، بەڵام ئەگە فۆرمەکەت پڕ نەکرد بێتەوە ڕەنگە وردەکاری زوومەکەت نێ و هەندێک بەشت لە دەست، بەڵام هەر دواتر لە چەناڵی یوتیوب هەمووی دادنێنەوە. ئەو لینکەی کە داماننا ئەوە لینکی چەناڵی یوتیوبی مێگامایندە کە ئێستا لە چات بۆکس داماننا. ئەگەر ئێستا بیکەوە زۆر بە ئاسانی دەتوانانی دەستت بە هەموو بابەتەکانی پێشووتر ڕابگا کە لە ئێستادا 265 ڤیددیۆی تێدایە کە هەر هەموو بابەتەکانی پێشوو جگەلەوە چەندین بابەتی تری بە سوودی تێدایە کە دەتوانێت هەم بۆ خۆت هەم بۆ هاوپیشەکانتی بنێری و سوودمەند من تێدا. ئەگەر هەر تێبینی و هەر سەرنجێکی شەوێ بە سوپاسەوە ئێمە وەری دەگرین و کاری لەسەر دەکەین بۆ باشترکردنی. دکتۆر سیاکۆ ئێمە هیچمان نما زۆر سپاست دەکەین کە بەڕاستی ماندوومان کردی. سپاس بۆ تەرخانکردنی ئەو کاتە. ئەگەر وشەیەکی کۆتاییت هەیە یان پێوێکی کۆتاییت هەیە فەرموو. طبعا دەست خۆش دکتۆر، زۆر سپاس و سپاس بۆ هاوڕێ و هاو پیشەکانیش کە بەشدار بوون لەگەڵمان ئەمڕۆ. هیوادارم سوودێکمان گەیاندبی. وەکو جەنابەت باس کرد بابەتەکە زۆر قوڵە، ینی وامان کردتەنها سێشنەکە هەندێک شتی سەدحی باز بکەین، بەڵام دەکرێت بە خۆشحاڵیەوە دەتوانم ینی باسی وردەکاریەکانیش بکەین لە مەجالێک. هەروەها پاوەرپۆینتەکە لەگەڵ برادران شێر دەکەم لێرە، دەتوانن گۆڕانکاری تێدا بکەن، باشتری بکەن، دەتوانن بەکاری بینەوە لە لای منەوە هەموو ئەپرۆڤالێکتان هەیە و بە کەیفی خۆتان بەکاری بینن وەکۆوێکەی خۆتان بیتن. گرنگەوەی بۆ خزمەتی با بڵێن هەر کەسێک لە شوێنی خۆی دەکرێت لە بۆ مامۆستا بەڕێزەکانی تربی کاتە سمینار هەم بۆ خۆش استیفادەی لێ دەکە و پراکتیزش دەبیتن. هەروە کۆمەڵێک لینک هەم لە ناو سمینارەکە هەبوو لە کۆتاییەکەی هەمیش لێرە دامنا بۆ ئەوەی ئاسانتر دەستان بگات بەو ڕیسۆرسانەی کە لە بازاری کاردا هەنە بۆی زیاتر لەسەری بخینەوە سکیلەکان چینە. هەروەها لینکدنی خۆشمدانە، لینکدنی خۆشمدانە بۆ بەڕێزانێک کە لینکدنیان هەیە دەیانەوێت بۆ نمونە کۆنێکت بن لەگەڵم بە خۆشحاڵیەوە دەتوانین زیاتر بەریەکەوتنمان هەبیتن. و دووبارە سوپاس لە بۆ هەموو لایەک، لە بۆ جەنابەت و لە بۆ بەشداربووان و کاتێکی خۆش لە بۆ هەموو لایەک. دەست خۆش، زۆر سپاس دکتۆر سیاکۆ. ئەگەر ویستت ئەو لینکدین و لینکانەی کە تایبەتن بە خۆت دەتوانین لە سلایدەکان دایبنێ چکە دوایی ئەمەش ئەوی بڵاو دەکەینەوە، یان ئەگەر QR کۆدێک یان شتێک هەبێت کە ئەتۆ پێت خۆش بی ئەوان بیبینن ئەبدەیتیی بکە و لە بۆمان بنێن سپاس دەکەین. بەڕێزان دووبارە زۆر سپاس لە بۆ هەموو لایەک، سپاس بۆ ئامادەبوونتان، ئامادەبوونی ئێوەی بەڕێز لەو شار و چارۆچکە جیاوازانەی کوردستان کە قەڵاتجێ، سلێمانی، هەولێر، هەڵەبجە، شەهید کۆیە، سەید سادق، ئاکرێ، تەختەق، ڕەواندز بەڕاستی هەموو دڵخۆشمان دەکا. تەنانەت لە باشماغیش هەبوو بەڕێزێک نووسی بووی. ئەوە جێی دڵخۆشیە کە دەبینین مێگامایند بۆتە سەکۆیەک کە خەڵکانی دڵسۆز و خەڵکانی کە دەیانەوێ فێر بن، دەیانەوێ پەرە بتوانەکانی خۆیان بدەن، شەوانی شەمە ئاوا لە شوێنە کۆ دەبنەوە و کەسێک دەکەنە با بڵێن میوان و قسەیان بۆ دەکا و ئەوانیش دەوڵەمەندی دەکەن. ئێمە شانازی دەکەین کە ئێمە ئەو بەرپرسیارێتە
گەورەیە بە ئەرکی خۆمان هەڵ دەزانین و با بڵێن جێبەجێ دەکەین. ئێوەش دەتوانن لە ڕێگای پێشنیار و بۆ چوون و ڕاستپاردنی هەر شتێکی تر کە پێتان باش بێت، چ لە ڕووی بابەت بێت، چ لە ڕووی کەسایەتی و کەسی شارەزا بێ، یان کێشەیەکی دیاریکراو بێ لە شوێنێک لە بوارێک لە کەرتی پەروەردە خوێندنی باڵا یان ڕاهێنان، بە سوپاسەوە وەری دەگرین. داوای لەبوردن دەکەین لە هەر کەم و کورتێکە بێ. زۆر سپاس بۆ تیمی خۆبەخشی مێگا مایند پڵەس کە بەردەوام لەگەڵمانن. هەفتەکانی داهاتووش، 3 هەفتەی داهاتووش هەر گیراوە و وێبینار ئینشاڵڵا ئامادەیە بۆ ئێوەی بەڕێز هەرێکە لەسەر بوارێک و لەسەر تەورێک لەگەڵمان بمێننەوە بۆ ئەو بابەتانەی تر بە دڵنیاییەوە بابەتی زۆر باشمان بۆ ئامادەکردون. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک، شەو شەوگارتان شاد و ماڵتان ئاوە. خواتان لەگەڵ.